نرقز عراقي قلاوي تويا ويا بسندا أوران قبويا نرقز عراقي قلاوي تويا ويا بسندا أوران قبويا ناود قواتا بستي فريشتا كليلي درقا باغي بهشتا يا رسول الله ناوي سنخوشا أنا أخذ قولا بوند وانا وشايا شيرين كرداوة كعباد لجنجي بتباكر داوة أي بيغنباري شيرين كرداوة كعباد لجنجي بتباكر داوة مأيوس مناك تولا خيامة سربات زين دومان دكاي شفاعة يا رسول الله ناويت سنخوشا عراقة قولا بوند وانا وشا لآدم تايك وخاتم كسني هاوتاي محمد بيه كسني عقبايا عقباي محمد بيه بالتشريفي شي مولود همو دنيا منور بو ديانقون نوري وانا نوري وانا ما قرت غراي محمد كلا ضايق بوك غنبري خوان هربان وراكي روناق بدنيا كلا ضايق بوك غنبري هربان وراكي روناق ودنيا بنا ومحمد سراها الكرا لدور للنزيم زي في الكرا يا رسول الله ناويت سنخوشا أراقد قولا بوند وانا وشايا يا رسول الله ناويت سنخوشا أراقد قولا بوند وانا وشايا
اللهم صل على محمد اللهم صل على محمد وي يا ربي بدن قهر بميت ما مصعب عبد القادر نزك ودن خدش ترازي بتقال بخير السلام عليكم ورحمة الله وبركاته ورا ربيني اما ديبيني بزودنا ما بيني اني خدي قوتي السلام عليكم ورحمة الله وبركاته برنامه پاشی و کردستان 24 وجاره کشاوی که زیده تایبت پاشی و 28 همه وی دنگ تایبت ما دست بکری و در وجه اف کشاوی تایبت بصهی اشلا خود هر خیر و برکت و صحتی بده تهمیان امين وباشي و خیر و برکت و صحت هاتو تسبيحك تمنيا امنا والله بس او زعلان جي ما مستعمل على اشتي نبي قدموا وين يا زوج اري هالبراس يعني اول يرى وقمه لك نقول سهيا زار راوسا صلاة النبي برزان خوش حالش كامرو لقال ايوه خوش يسلبين بكم الله برقو بابتي جوازه هاتين وخدمت ايوه ايه ماشي قستير كوني هاي قستير كانت شو هاتلو زراوتشي بابا دكري بس زياتر قستير كانيا هو لنا عربا زور باوبي محيب او زبط زبط او مزور في كان مايك ليش باشم خراب نيمه لا وي باشن او قستير كاني قستير كوني مش لكن خمان سبيدرين بكردي او بس مايك كي اگر هري ايه لكن نقول شهر مستيلانية مستيلانية لكن مش هرمز مستانية مشهورة ها لكن ما هرمز مستانية مستانية او مستانية هاتو لو سرتا قلت تزراهم تو موضوع تبو اخر او كلاو زياتر لما ندقي مدى كريتن ايه لدفري نقوبرين ايه لسرينا كريتن ايه او زكا بابا كان قرازو ايه مرشا برانتي زياتر ذكريتن وين دشتي هوليري زياتر وقام دكات اخي ايوان فرق اونيا ايوان مزمستانية هي ما بين مصروف ترى مثلا لجاتي كلاوي بيني يلا هو ياك قستي لي دستي دانينو تواو برزان امرو جواز لروجا اوي شو دلتو هات خوا او امن لبير بتو بس او نازان دنا وناوي شتي بيدرين او بغوربي ديكن بيدرين زورباني يعني او غورياني غورياني او بدس يكسي او دشارت او زورباني زورباني بيدرين جورب يعني غوري شيء هو زار من توشيامبوم جماعات كراوكان بيبو جماعتي لما فرزت توش بدايتي كي اول شيء ديتو نم نيوز ما كراوكان بشان دوت اوه هو زوربانيه اول شيء مساله واني دبر عصفوره او يدينا تشيشكا كلاي اما شباب خدها حاسكت مساله كشي لسه ما يبارد دبر ما يبارد هي خدش ترازي والله هلا يسار هذا شيء يعني لخو سيري بعدين هناك اخير دبم بابوني زنابت يلا بازاري ميوي عافية ايه افشبه برنامه دی تایبات بتو بابت که تایبات جمعه هی خود حس کت افشبه دست بکین بس هر مویو دست بکی عمل وری دست بکین دو ایده نداره انگو گمای خودتان دست پیدا کن چه سرو گروپا چه دو گروپ نوانیه چه و چه نه وكو جروبا كاكم لا راس ندس بيدا كم دي الله خلاص كاغليزان بخير بيت كاغليزان خود ناسنا من وكو ليزان نادر بركسي ناون دي صالاشي لاوان لحولير سرپرشتاريا و فلانا دكينما فقط همو صالانه لشواني رمضاني فيروز دا ما چەند زۆرە چالاکێکمان هەیە وەکو لاوان باشە یەکێک لەو چالاکیانە خولی کلااو کلااوێنە کە شەوانە لە ناو بارەگاکانی ئێمە بەس کلااو کلااوێنە وەکو فۆلکلۆری بەڵێ بەس کلااو کلااوانەیە لە شوێنی تر هەیتمان سینی سینیانەما هەیە هەر وەکو لاوان سەرپەرشتی دەکەن ئەدی هەر گروپی خۆتانەوەنی ینی با بڵێن گۆ سەرپەرشتی دەکەن هەموو بەخۆمان سەرپەرشتی دەکەن ئێستا گروپی کە لێرەیە بەسی کەلەمستانەیە ینی ئێستا ئێمە وەکو ئێستا لە ناوەندی چالاکی خۆمان چەند مەسول گروپێکمان هەیە یەکێک لە مەسول گروپەکان ئەوڕۆ بەداخەوە نەیتوانانی ئامادەبی چەند کارێکی زەبوو ناوی کاک دانایە دانا مامزاوایی ئەو سەرپەرشتیاری گروپی فۆلکلۆریمان دەکات گروپی فۆلکلۆری هەموو ساڵانە ئەو خولەکان دەکاتەوە ئێستا تقریبان ئەو خولی ئەو جارە 64 گروپ بەشداریان کرد لەو خولی
کە شەوانی هەمووی هەولێری بوویان هەولێر و دەور پشتی گوندەکانی هەولێر و دەور پشتی گوندەکانی هەولێر زۆربەی گوندەکان ئێستا ئیوانە قەراج و کەندێناوەیە زۆربەی گوندەکان کە چواردەوری هەولێرەیە بەڵێ بەڵێ یعنی ناگاتە دەرەوەی سنووری هەولێر هەمووی ناو هەولێر زۆری ئەمە پارێزگای هەولێر ئەو بەس لە ئەدی لە سینی سنیانەکە سینی سینیانەکە بخۆی داخلی هەولێرە ینی باشە ئەوی خۆمان پێ دەڵێن ئی هەولێریەکان زۆر حەزیان لەو گەمەیە ئەو لە تێراوی دەکەینەوە شەوانی ڕۆمەزان لێوێندەر کافتریامان هەیە لێوێندەر دەکەینەوە ئەسڵی ئەو گەمانە ئەگەر نازانم زانێرتان هەبی لە چی هاتیە مەسەلەن ها یەکەم جار ئەو گەمەیە ئەسڵی ئەو گەمانە بخۆی لە باو و باپیرانەوە لۆمان هاتەوە هەر لە ناو هەولێر و ینی لە باو و باپیرانمانەوە کە لە قەدیمەوە تەماشامان کە گسکە بووینە ئەمەش لەوان فێر بووینە و ئیدی ئەوەن وەکو لاوان ینی حەزمان لێ فۆلکلۆری باو و باپیرانمان زیندوی بکەینەوە باشترین گڕۆپ لە هەولێری چی هانە باشترین گروپ ئەی بەبێ ئەوە ئێستایی کاک بارزانانی کە ئەوڕۆ گەیشتنە نیهایی بەینی کەناوە هەر ئەوانە گروپی خۆیانێ سەر بە ئێمەە بە ناوی کاک بارزان سوورەی مازی داوای سوورەی ماجی داوای بەڵێ گروپەکە ناوی ئەو هەیە سووری مازداوی بەخۆی سەرۆکتی یعنی لە تو هاتیە الله یاری کۆتایی مەراسیمی خەڵات و ئۆشتانیان لۆ دابین دەکەین و پێشکەشان دەکەین یادی سەمەنای بڵێن کاک بارزانی مازداوی بڵێن سووری مازداوی سوورە کەس نێنێ کاک سووری مازداوی ئەتوو سەرۆکی گروپەکەی بەری باشە یعنی کە کاگلێزان گوتی ئەنگۆ باشترین گروپن لەبەر چ باشترین گروپن ینی خۆی باشترینەکان لە ئەوەکەی دیاری ناکرێت چەند فەریقەکەی هەمووی مەقصد بری ئێستان برێم لە هەمووی هەولێری باشترین پشتیوان نیە مەقصد ئەو ساڵامە یەکەم بووینە زیاتر لەمە لە زیاتر لە 10 جاری پلەی یەکەم مامەدەست دەجار فەریقی زیاتر وە لەمە هەیە باشە مەقصد ئەوە کاک عەبدولسەمەد و کاک عەمە ڕەشید ئەوانە ئەوانە ناو چەند فەریقی لە ناو 64 فەریقی 64 فەریق ئەوانەش کە فەریقەکەن 30 سارە هەلە لە یەکەم و دووەمەکانن مەقصد چەند فەریقیت کە هەیە ئەمە عەز ناکەم بتە ناو ناوانێ بەس چەند فەریقەک هەنا کاگاران باردوێەوە مەقصد ئەوانێ مەقصد ئەوە لەو دەوری ئەمە چوونە نیایی لە دەوریشکە کرایەوە مەقصد یەکەشکە کردیەوە شخصەشکە چوونە نیایی بەس لەو دەوریەی وەکو ئەمە ئیمە چوونە نیایی ئەوە چوونە نهایی هەدیە چیە هەدیە خەڵاتەکە چیە میم خەڵاتەکانمان نییە ئەمە مهم نازناوەکەیە پێویستمان بە خەڵاتەکان نییە خەڵاتەکان بەس خۆشی لە ئەو ناوەتی یەکەوە باڵای ئەو دەکەین. باش هەموو جار بردنەوەیە چیە ینی ئەوە چەند ساڵ هەت یەکەم بەدەست بوونی زۆرترین ساڵ ئەوە میمەی هەیە مەسەلەن تو دەبی سێ یاریزانت هەبی لە بۆ شاردنەوەی شاردنەوە سێ یاریزانت هەبی لە بۆ شاردنەوەی باش بشارنەوە سێ یاریزانت هەبی لە بۆ هینانەوەی باش بینەوە ئەوە چی تۆپانەیە دیفاع و ئەدی هجوم هەموو شتێکی پێویستە مەسەلەن ئێستا دەبی سی بینی هەتا ئێستا مەسەلەن باشی شاردنەوەکەی چییە ینی کەسێک باشتریش با مامۆستا عالی بکەم باشتری شاردنەوەکەی مایکێ بدەون ئەم ببێت کە ئێستا تۆ هەنگشتیەکەت لە مستا باشە ئەو لەو شێوازەی نابی شێوازی دەستت تێکچی مەقسەد تەمەشایە ئێستاەوە ئەو حالیە ئەوە ئەنگشتەکەی پێنمایە ئەو دەبی ئەوە بە ئاسانی فێر نابی دەبی فەرنامبی ئەمە یەک میگەنە مەرمە لەسەو کراوەرەدانا ئێمە وەخت خۆی مەرما زۆر بوو بەڕحمەدی هەندێک بڕوو نەکەنی هەنە چونێکنە چونە کراوانی هەموومان لە بۆزەرە و باشە گرۆپەکەت بەناوە ئەمە لەو گرۆپەی مەها قبوڵم بکەن باشە دیتنەوەکە چیا ژوانە ئەوە دیتنەوەکە کە داینایە ئێستا مەسەرەن ئەوە ئەو دووکراوەمایە ئەمە سیانمان دەرێن ئەوەی دێنی سیانش دەرێن ئەوەی دێنی ئەوە خۆ شانسیان ئەوەش لێزانی دەوێت ئەوە دەبی لۆی شیکەوە مەسەلەن شیکردنەوەی دەکەی دەرێت کە لەوەی هاتە دەرێ شێوازە شکرد هەتا ئەوەش فێر بووە دە سەرمەڕی لەسەر ویجدانە دەشمە لەسەوەی دانایە هەتا هاتە دەرێ ئەدی یعنی دەبی ئەتوو خیبرەت هەبی خۆی مهمە چێت دەستەکوت دادەگیرێ لە پاش سەد کراوی نفسێتی کەسەکەی بخینی دەبی بزانی مەسەلەن کە لەوەی دەستی زۆر میمە مامۆستا نەفسێتی کەسەکەی بە پێشبینی خۆ دەڵێ مەسەلەن بە لێزانینی خۆ دەڵێ دەستی لەوەی دەرهینە احتیمالەیە لەوەی دانا ئەوها ئەمە بەستەکە مەبەست مەقسەد ئێستا من دەرێم ئەم گوستیلەکە لەنا ئەو کراوەیە لاشەکانم دەرێن کاکە لەوەیە ئەم دەرێم لەوەی نیە لەوەیە بە ئاشکرانا دەرێ کاکە لەوەی ئەو های کرد پارگەمەکمان لەگە کرد ئەو های کرد داینەنا تێیدانیەوە ئەمەش قەقنعاتم لۆ دروست بوو دەرێم کاکە لەوەی لێ دەینەوەی لێ برا ئەوە مالێدا تێیدا بوو دەرێم دەستان خۆش تێیدارەبی دەکەمە گارەکە دەرێم ئەم یەک کراوە بڵێدا نەگەڕام بینەوە ئەوە فەنی دەوێت تەرکیزی دەوێت
دنگو شعر خیندنەوەنی برا ئەم بچینە ژوور بە بە سرودەکە بلۆ بێتە پێشکەشکردن ئەم خوددا حەز کرد دوای دەگەڕێنەوە ناو ئێرە و گەمەکە ئەو شەو دەست پێ دەکەن گەمەی خۆتان بکەن زۆر با بزانین نەتیجەکە چی لیان دێ دەبینەوە چیان کەندێناوە بوو ئەوانە کەندێناوە کەندێناوە ئەوەش خەراجە لیان دەبینەوە هەر خۆت و گڕۆپەکەت بمینن یاڕەبی سرودەکە تایبەت بدەنگێ مامۆستا عەبدولقادری و خوددا حەز کرد ئەم بەردەوامین خۆشیوە 28 صاحب القبة الخضراء الله الله اللي علينا بالنظرة الله الله يا صاحب القبة الخضراء اللي علينا بالنظرة هز الهلال يا أبا الزهراء هز الهلال يا أبا الزهراء واعطي لكل محب منى المسك فاح المسك فاح لما ذكرنا رسول الله والنور لاح النور لاح لما حضرنا أبا الزهراء يا ربي إني أدعوك والطرف باك يا رب إني أدعوك والطرف باك فاجبر الكسر واستجب لي قد تدارت يونسا حين أضحى لقمة الحوت ضمن موج الماء وأغد الخليل
الاصطفاء داونا عافنا شافنا عافنا من كل ذنوب وخطايا رب أشكي لي من وجدي وحالي الله الله وأقول لي مين النبي غالي الله الله أشكي لي من وجدي وحالي وأقول لي مين النبي غالي إيه اللي غير أحوالي إيه اللي غير أحوالي غير الغرام برسول الله المسك فاح المسك فاح لما ذكرنا رسول الله والنور لاح النور لاح لما حضرنا أبا الزهراء المسك فاح المسك فاح لما حضرنا أبا الزهراء والنور لاح النور لاح لما ذكرنا رسول الله. اللهم صل على محمد وعلى آل سيدنا وي محمد. يا ربي افدن قهر بمينت سپاس وي ان شاء الله خودش ترازي ممنون كاك شيفان يا خو قلق قلق سپاس كاك اندرين ممنون جانك كوا سلامت بي ما عندي نبي او رمضان ما عندي بوي ها اري والله ما عندي بوين بس ان شاء الله بضيع ناسي ان شاء ان الله شاء الله اللهم عندك ما عندي بون هي خوش اي طبعا اري والله لذتي هي بالضبط تيجي هي بالضبط تيجي تيدا ارهبي يا الحمد لله اخو سلامت بي جانك ساوي من انا والله مقال خوش حالي درفا ما خوش حالي وبخير هو تنكر بس بويقف كده دنجه منان قاشت اري والله قادر قال خوش حالي كودي صوت ومزاني يكسر لقل جماعتي دري دستان بيك الا برهندي بس دست سبيكر نوته شويه خوشتر بیا با ما دست سبيكر گرم ورده وي هر بجي ما وصل سلامت بي جان هتو او خرمات خورت لا دبخو او ما عبد القادر هنايتي زارك يديك وعدينا ده اوي خوشترين خرمه قناعتك تايبته هو ايه يلا عم نستنس بكينا بابا ولا شديد تو او تايبته ايه برا عافيت بس سلام صحت بد افشا باخد حسكت باباتك جرينك ما هي دست بکی ام نشین بحث کن بس با ام خود حسکت هم یکسر بچینت نودانو که او جی گلک باباتك که مترسی داره قلنا هو گلک و موزنه گلک جرا ام سفکی بحث کن یعنی ام سفکی سحت کنی ما بس من حتى اگر صحبت جیوا بد سرمد موزن راستت روش قیامت خود ما هم یاجه پاریزت او جی درو بختان او شناشرين انا درو کرن دروزن درو اما درو 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 يعني زور زي بدرو انا دا قلت دروينه وين ام دجني درين اوي دروينه درين درينو جانمي بله بله درو قال جورو هاتي بحث كرن شلون پیغمبری صلوات خود سربن ناف قرآن و پیروز دای ماجرا به هاتي كرن کو قالك وما ترسي دره حتى قال جورو ام دجين درواس بيه نظام الله والصحبات بي هم مش قصده وقود فقال ما ترسي دره في جماعة يكسر دست بكين وما مستوى افشباجي بيت مستوى بالرئيس ما مستوى محمد اسماعيل يا الله ما مستوى فرموا بخيراتني داكين فرموا ما مستوى يا اخوة بخير بي وعليكم السلام ورحمة الله وبركاته يا اخوة بخير بي يا اخوة بخير بي ما مستوى خوش حالين زور سپاس اف هيفا بيروز الوا بيروز وتحط اگر يقدروا جت يجي ما بس خدا قبيل بينرو خلشي كردستان وتكراي جيهان مسلمانان ان شاء الله سپاس دندكم زور ممنون باباتك هستيور ما مستعم بيتك صحبتها ومجيل بينو گرم گوريه بله وجه ما ام يكسر دست بكين بله درو كرن بله جداهي هيت نو بين دراوكا بچيكو دراوكا موزن دروا سبيه و دروا رشه چزانم رنگت يان جي هما همي دراوكا قلنا هكا موزن تتحسب كرن بله بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله صلى الله عليه وسلم أما بعد
سوپاسی و میوانداریەتان سوپاس دەکەم بۆ دەستان جناب. خۆش بێ یا ڕەبی و سوپاسی بینەریش دەکەین کە ئێستا بە بەرنامەکە دانیشتون مەسەلەی درۆ گەورە و گچکەیی هەمووی لە میزانی تاوان بە تاوان هەژمار دەکرێتن هیچ جیاوازیەکی نییە سوزاری وایە درۆیەکی بچووک لەوانەیە کارساتێکی گەورە بخوڵقێنیتن بۆیە هەڕەشەکە لە قورئانی پیرۆزدا کە خوای تەبارەک و تەعالا هەڕەشە دەکات لە درۆزن دەفەرمێ وەیلون لیلموکەذیبین جیاوازی نەکردێ لە نێوانی بچووک و گەورەدا بۆیە صیفەتێکە بەڕاستی مەذمومە و جیاوازیشی نییە چ بچووک بیت چ گەورە بیت بەڵام لە بازنەی درۆ شتی دیمان هەیە بوختانیشمان ئەمە هەیە بوختان لە ڕووی پێوەرەوە گەورەترە لە درۆ بەڕاستی أفحش الكذب البهتان يعني قورترين وفظاعترين وفاحشترين درو بريتيلا بختان بختانش عادة دبخشري بكسك كاشتكي نكرديا يعني درو لوانه مثلا كسك بتواني لبو خوي بيكا خوي بي هالكيشي خوي بي دياركا أما بختان بمقابل دكريتن أو جیاوازیه هي لروي اندازي شو بختان يعني اگر لتنيش شي دابني بابتك يعني لقل غيبت بله يعني زور جاري وهي كتو باسي كسك دكيت جامعدم با غيبت شي لقل باس بكين طبعا غيبت سيا بختان سيا غيبات عادة اگر كلمة كبتشي والسر مصدر والسر تساوكي لغيابي كسكدا دقوتري حضوري زنا بدنيا لمجلسك من باسد دكم او بي دقوتري غيبت بختانيش ئەوەیە کە ئەتو شتێک دروست دەکەی ئەو سیفەتی بۆ نمونە من خراپەیەکم کردووە بەڵێ تۆ باسی ئەو خراپەیە من دەکەی کە من لە ئەوە غەیبەتە ئەوە لەبەرەوەی تو حضورت نییە ئەسڵ وایە لە حضورەت و مەسەلەن هەڵەکەت پێنیشان بدەمەوە ئەوجاگە بەو نیازەی بی کە چاکسازی بکەی لە خۆتەوە ئەوە هەر ئەسڵ لە شەرعەکە ئەوەیە کە ڕوبەڕوو پێێتی بڵێم لەوەی ئیسلاحی خۆت بکەیت ئەگەر حضورت نەکرد ئەوە غەیبەتە أي بختان سيا جیاوازی لە نێوانی بختان و غیبەت ئەوەیە کابرا خاوەنی صیفەتەکەی نییە ئەسڵەن مەوزوعەکە هەر هیچ پەیوەندی بەویوەنیە لە خەیاڵیدا نەبووە نەیکردیا لەو گۆڕەی لۆی دروست دەکرێتن ئەوە بختانە مامۆستا ئەمش تشتێت بچیک بەحەز بکەین و حتا گاتە ئاستێ درەوێ بوو نمونە برادێک تەلەفۆنم بوو دەکا دەڵێ ئەوە لە چی دەڵێم ئەوە تەگەیشتمەکەنێت و بەخۆشم لە ماڵێ مەهێشتان دەرنەچویمە ئەوانەش بە دروغ و ناحسابن یانیش ئەوانە بارەکە قورز نییە لە ڕۆژی قیامەت والله هر دەستە باز نەیدرۆ بە حقیقت لەبەرەوەی لە ئەسڵدا ئەو کەسێ لەو شوێنەی نییە ڕاستە ئامانج و نیازەکەی ئەوەیە کە ئەتوو مەسەلەن ئەوە بکاتن پێت بڵێتن کە ئەمن دێم یعنی تەکید لەسەر هاتنەکەی خۆی دەکات بەڵام مەسافەی هاتنەکەی دوورە هێشتا حەڕەکەی نەکردی هێشتا لە ماڵەوەیە بەس ئەویش هەر دەستە ناو ئەو بازنەیە بە ئەویش گوناحە خۆمان لەوەش بپارێزین باشتر وایە حقیقەتەکەی بڵێ کاکە وەڵی لۆم نەگونجایان مەسەلەن عوزرێک هاتیتە پێشێ ئێستا بەنیازم بێم چاوەڕوانکە ئینشاءڵڵا چەند دەقەچکە دەگەمە لای جەناب ئەوە باش سەبابەتێکیش کە هەیە نازام وەکو بڵێ لەفزی کەلامی پێدەگوترێ یاخود هەروشی سەرزاری پێدەگوترێ شتێکی ئەو هەیە بۆ نمونەش بە من دەڵێ ئەرێ مەسەلەن دەڵێم وەڵاهی مەسەلەن ئەو ڕۆ 1000 جار چوومە فلانجێ کە لە کاتێکدا 1000 جار نییە خۆی ئەگەر ینی لێرە مەبەستم ئەو درۆیە نییە مەبەستم ینی مبالغەی دەکەی ئەو مبالغەکردنا فعلا تێدا گوناحبار دەبی ئەزانی چۆنە ئوستاز هەندرێن بەخۆی مەسەلەن وەکو ئەو نمونەی مەسەلەن دایکە باوکە لە منداڵەکەی خۆی تووڕە دەبیتن لە ئەسنای ئینفعال و تووڕەبوونەکەی هەڕەشەی لێ دەکات دەرێ وەڵڵاهی دەتکوژم لە ئەسڵیشدا نایکوژیتن ئەوە تقریبا وەکو دەرێ دەستە ناو قالبی مبالغەی ئەوجا ئەگەر وەڵایەکەشی لەسەر خوار یەمینی مبالغەی پێدەگوترێ تقریبا ئەوە عولەما کار ئاسانیەکیان لە ئەو بابەتەی کردیا کە ئەوەندە شوملی کەفارەتیش نەکاتن یا مەسەلەن بۆ نمونە تووشی جەنابەت دەبم حەزم لێ هەیە مەسەلەن میێوانداریم بکەی تەکلیف دەکەم بە قورعان دەبی بێ میێوانم بی لە ئەسڵدا ئەتو لەوانێ نەتوانی میێوانداریەکەی من قبولکەی ئێدەی ئەمنەوە سون دەکەم خوار ئەوەش هەر دەستە ناو بازنەی مبالغە تقریبا ئەو مبالغەیە کار ئاسانی تێدا هەیە لەو درۆیی کە خوا نەخواستا مەسەلەن کەسەکە بە عەمد دەیکاتن مامۆستا خودێ مە هەمیەش درەوێ پۆرێزت و مەش درەوە گەرۆژی دیر بێخت ئینشاءڵڵا هەندێک دەرگەه هەنەک و ڤەبن ئیدیمە نزیکی درەوێ بکەت بوون منە پێغەمبەری سڵاو سەلام بەحەس کردن ئەوان دەرگەها بگرێت و دێش درەوێ دیر بی ئەم جۆرە وێ بزۆنین چ تشتێک دێمەش درەوێ دیر ئێخت ئەیانی دەرگا لەسەر درە و دابخەین لێی نزیک نەبینەوە ئەو دەرگانە قەپات بکرێت کە موسڵمان لە نزیکی دروی دەکاتەوە خەریکەوە دروی دەکایان فێری دروزنی دەبێت
لەوانەیە مەسەلەن هەندێک شت هەبیتن بۆ نمونە تەماع یەک لەو شتانە بیتن کە مرۆڤەکەی سەر کێشی لە بۆ درۆ بۆ ئەوی تەماعەکەوە دەست بینیتن یا مەسەلەن هەندێک بابەتی تر هەنا لە ڕوە کۆمەڵایەتیەکان وا لە کەسەکە بکاتن پەنا باتە بەر درۆکردن ئەوانە یعنی دەرگان لە بۆ بوونەوەی ئەو کەسە بە خوا نەخواسە سیفەتی درۆ و درۆزن ئەو نەوەشتانە یعنی تقریبا ئەوانە چەند دەرگایەکی وان کە مرۆڤ بەرە و درۆ دەباتن لە ئەسڵیشدا باشتر وایە ئەو کەسە خۆی لێ پارێژی چونکو لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پرسیار کرا ئەیەکون المؤمن جەبانە ئەکرێ مسلمان باوەڕدار سیفەتی ترسی هەبیتن بە طەبیعەتی حەڵ پێغەمبەری خوا فەرمووی نەعەم زۆر مسلمان هەیە مەسەلەن جورئەتی بەقەد یەکە چتکە نییە هەندە مسلمان هەیە جەریئە هەندێک هەیە ئەترسێ مەسەلەن ئەیەکون بەخیلەن ئەکرێ ڕەزیل بی کەسێک بۆ کەسێک جیاوازیە مەسەلەن خەڵکەکەی دەستکراوەترە خەڵکەکەی ڕەزیلە وە سیفەتە فیتڕیە ئەمە هاتە سەر درۆی لە پرسیارەکەی ئەوەی کە پرسیارەکەی ئاڕاستەی پێغەمبەری خوا کرد صلی الله عليه وسلم ئەیەکون کاذبا یان کەذابا قال لا فەرمووی نەخێر باشە سەبارەت بابەتێکی دیکە هەرچەندە ئەو بابەتش چەند لقێکی لێ دەبێتەوە مەسەلەن جاری وا هەیە تۆ درۆیەک دەکەی بۆی ئاگری فتنەیەک بکوژێنی ئەوە یەک دەنگ وا بزانم ڕای لەسەرەکە ئاساییە ئەم جۆرە درۆیانە بەڵام لە نێویدا مەسەلەن بابەتێکی دیکە هەیە خەڵکانێک هەیە بۆ ئەوەی نهێنیەک بزانێت بۆ ئەوەی کردەوەیەک بزانێت تەنانەت کردەوەکەەوە باشترە کە بشاردرێت و هیچ پێویست ناکات بۆ نمونە من کردەوەیەکم کردو خۆم ڕام لەو کردەوەیە نییە ژوان بە زۆری دەوێت سوێندم دەدات من ناچارم درۆیەک بکەم بۆ ئەوەی ئەو بابەتی خۆم نەڵێم لەو حاڵەتەدا درۆ بکەم دروستە بەخۆی بزانە لە چەند شوێنێک مەجال دراوە مەسەلەن لە بابەتە شەرعیەکان مەسەلەن پیاوێک نەبوو نەدارە خێزانەکەی زۆر زەختی لێ دەکا فشاری بۆ دەینی ئەوەم بۆ بکە ئەوەم بۆ بکە لە جیرفانی هەڵناگری ئەو شتانەی بۆ بکە دەکرێت ئەو پیاوە مەسەلەن جارجارە مەسەلەن خێزانەکەی خۆی بخافرێنی یا مەسەلەن دوو کەس هەنە نێوانیان ناکۆکە دەکرێت ئەو کەسەی کە ئیسلاح دەکا بچیتن برێ بابە وەڵا فڵان کەس وانییە یعنی زۆر باسی تو دەکا بە باشە ئەوانە تقریبا ئەوەی ئەتوش دەیرێت کە نهێنیەک ببێتە مای ئەوەی خوا نەخواستە کارەساتی لێ بقەومێتەوە ئەویش دەستەنا ئەو قالبەی دەکرێتن یعنی بە درۆ حیساب نەکرێ هەژمار نەکرێ ئەو مەجاالەی تێدادرایە لە بەرەوەی نیەتەکە لێرە وەکو دەرێ پاسکردنی خوا نەخواستە فیتنەیە دروست نەبوونی فیتنەیە ئەوانە جاری وایە کابرا ئەزعەف الئیمان ڕازیە بۆی کە قسەیەکی نەرمی پێ بگوترێت درۆژ بێت مەسەلەن خۆی قبوڵێتی شعرەکەی نزار قەبانی دەڵێ قل لي ولو كذبت كلاما ناعما الله ينبو الرازلي ما ڕاستیە کەم پێ بڵێ جوانی مامۆستا ئەوەش قەیدی ناکە ئەوەش قەیدی ناکە مەسەلەن کابرا ئەگەر لە ڕووی سیماوە قسەکەی مامۆساندرێنی وا دەگەێنێک ئەگەر مەسەلەن ناشرین بیکا کە تو قسەیەکم پێ برێ هەر قیچێک وەسفم کە لەوانەیە و کەسە ئەوەندە بە سیمایەکەی خۆی کستی خواربی لە نێو خەڵکدا مەسەلەن وەکو دەڵێ بابرێن شکابیتەوە دەکرێت و وەسفی بکەیلەوە ئەوەی ئەو پیاوە دووبارە بکەویتەوە سەر مەسرحی حیات یعنی ڕای لە خۆی بیتن با بە وەڵات و جوانی چێ دەرێت و ناشی لە ئەسڵیشدا خوای تەبارەک وتەعالا دەفەرمێ مرۆڤمان دروست کردێ فی ئەحسەنی تەقویم قسەکە ئەگەر بچێ سەر بنە ڕۆکەکەشی هەر لەوانەیە درۆژ نییە مامۆستا هەندێک تشت ها چۆن بڵێ لە داک و بابەوە دەست پێ دەکا بەڵێ دروکردنی ژیانی مناڵێک کە هەتا گەورە دەبی فێری دروکردن یان دروزنی بی ڕەنگە خەتاکە لە داک و باب مەسەلەن پێی دەڵێ ئەگەر فلانە شتت نەکرد یان ئەگەر کردت فلانە شتت بۆ دەکڕم ئەگەر کڕبووی نازانم شیری نییە کە دەمێ کەچی دوای ئەوە نایکا ئەوە ژوای لێ دەکات کە ئەو منداڵە فێری دروب بێ هەتا چڕا دەگوناحەکە دەکەوتە سەر ملی داکوبا پێش ئەوەی ئەوە گەورە بی و فێری دروب بڵێ ئوستا شیڤان هەر لە سەرەتاوە منداڵ هەتا 15 ساڵی لە ڕووی شەرعەوە هیچ تەکلیفەکی لەسەر نییە تەبعاً ئەو مەرحلەی جەنابەت ئیشارەت پێدا پێشی 15 ساڵیەکەیە ئەو دایک و باوکە ئەگەر ئەو جۆرە مامەڵە لەگەڵ ئەو منداڵە بکاتن ئەکید دایک و باوکەکە معەزەبە ئەکید دایک و باوکەکە ڕوبەڕووی ئەو سزایە دەبیتەوە کە مەسەلەن لەسەر درۆ هەیە لەبەرەوەی ئەو مناڵە نازانیت ئەگەر تەمەشای مێژووی پیاوە ساڵحەکان بکەیت ئیمام بوخاری بە دوای حەدیثدا دەگەڕا یەک لەو جارانە تووشی کەسێک بوو کە گوایە حەدیثێکی لەلایە ویستی حەدیثەکەی لێ وەربگریتن بینی ئەو کەسە شوانی حوشترانە کۆشەکەی خۆی هەر کردبوو گاز یەک لە حوشترەکانی دەکرد وەک ئەوەی کە شتێک لە ناو کۆشیدا هەیە بیداتێ کە حوشترەکە هاتە پێش و گرتی و کۆشیداداوە هیچ تێدا نەبوو ئیمام بوخاری گەڕاوە لێ وەرنەگرت بەڵێ
قوتي لۆ گەڕایە گوتی وڵای تو درۆت لەگەر ئەو ئاژەڵی کرد ئەکی درۆ لەگەڵ حەدیسەکانی پێغەمبەریش دەکەی صلی الله عليه وسلم ئەجا بۆیە بەڕاستی ئەوە مەسئولیەتە چی گەورەیە یعنی ئەگەر تەماشای مەرحەلەی پەروەردەی منداڵ بکەی بە سیستەمەکەی حەدیسەکانی پێغەمبەری صلی الله عليه وسلم دەفەرمێ لاعبه سبعا لە ڕۆژی بوونی هەتا 7 ساڵی ئەرچی دایک و باوکە بە شێوەی گەمە مامەڵە لەگەڵ منداڵەکەی بکە یعنی هەر نەریتەک و هەر بابرێن پەروەردەیەکێ لە ناو گەمەکە فێری منداڵەکەی بکاتن مەرحەلەی دووەمینمان هەیە عەفوم بکەی لاعبه سبعا ئەدیبه سبعا لە دوای 7 ساڵیەوە ئەوجا وردە وردە ئیستیعاب دەکاتن فێرە ئەدەبیکە يعني ما معناه دوري خولشتا بأدبكان دروش كيتشك لو شتاني كمقبول نية بحقيقة لمرحلة سيمين كلاتساردي لبو بيستويتشي دي صاحبه برادري بلا بروي هزب بوني خوي دكا هزب كياني خوي دكاتن بويا أصل وايا دايكو باوك خوي بباريزي براستي لپروردينا تندروز بتايبتي درو كردن لقل مندالي کارەساتە و منداڵە وا هەز دەکا کە ئەوە یاسایە دەبی ئەویش گەورە بی وا بکاتەوە بۆیە پەروەردە دەبی لەسەر و نەریتە ناشیرنی باشە مامۆستا بابەتێکی دیکە لە سەردەمی ئەوڕۆدا مەسەلەی سوۆشیال میدیا و چڕتریشی بکەین و بابەتی کۆمنت نووسین بۆ نمونە کەسێک هەروە دانیشتووە لە ماڵێ بە ئیسراحەت بوختان بە کەسێک دەکات قسەیەک دەنووسێت لەبارەی من لەبارەی تۆ لەبارەی یاخود ئەوە هەر هیچ مەسەرن کە درۆی و ڕاست نییە بۆ زیادکردنی لایک و کۆمەڵەکشت بەڵام خەڵکی دیکە يعني پێوەی مبتلا بوونە بۆ نوعا دێن کۆمنتێک دەنووسن بێ ئەوەی بزانی کە ژیانی من چی تێدا یان ژیانی تۆ ئەو لەبارەی ئەو بابەتەوە شتێک دەنووسێت وشەیەک دەنووسێت ئەمانە فعلا بوختانیان کردووە لە کاتێکدا ئەگەر واش نەبێت بوختانیان کردووە بوختان حساب دەبێت خۆی حەدیسەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم بەواضحی پێناسەی بوختان دەکا دەفەرمێتن من قال في مؤمن ما ليس فيه هەر کەسێک شتێک بڵێ لەسەر باوەڕدارێک یا لەسەر هەر کەسێک کە شتەکەی تێدا نەبیتن سزایەکەی چییە هەڕەشە ئامێزە دەفەرمێ ئەسکەنەه الله يوم القيامة لە شوێنێک خوای گەورە دایدەنێ لە ڕۆژی قیامەت کە پێی دەگوترێ حەدیسەکە وشەکانی ئەوەیە هەل ئەلێرکوانە ئیشارەکەم پێدا بوو حەزم لێ هەیە نەسەکەت لە بۆ بخوینمەوە کە دەفەرمێتن پیغمبری خوا من قال في مؤمن ما ليس فيه أسكنه الله ردغة الخبال ردغة الخبال معنای چییە زۆنگاوێک دروست دەبی لە دۆزەخ ئەو زۆنگاوە شێماوکو و خوێناوچی ئەهلی جەهەنەم لە کاتی سزادا بەوێدا دێتە خوارێ وەکو ئەوەی لە ڕم لەگەر زەویەکەی دۆزەخیە ڕملەکەی ئەوها دەبیتە قوڕا و لیتە ئەوە لەو شوێنە دەمینێتەوە هەتاکەی هەتا ئەو کاتەی ئەو پیاوەی کە بوختانەکەی بۆ هەڵبەستی ئازادی دەکات لە بەرەوەی حەق و ناسە ئەوجا بۆیە بەڕاستیەوە هەڕەشە ئامێزە کەسێک ئاگای لە شتێک نییە ئەتولۆی هەڵدەبەستی ئەوجا ئەوان ئەو بە تێگەیشتنی خۆی کابرا کۆمنت لەو گۆڕەی ئاشتەکەی ئەوە حساب دەبێت بوختانە طبعا لە بوختاندا ئەگەر کەسێک تحقیق بکرێتن تحقیق بکرێتن چۆن مەسەلەن بۆ نمونە باسی جەنابەت دەکەم باسی جەنابەت لۆ من هاتی ئەخلۆی قورئانی پیرۆ زۆر دقیقە إن جاءكم فاسق بنبأ فتبينوا تبين بکەن هەتا دەگەمە سەر حقیقەتی ئیشەکەی ئەگەر گەیشتمە سەر حقیقەتەکەی ئەو کات ئەمن دەتوانم کۆمنت بنووسم لەسەر ڕاستی شتەکەی بەڵام بەبێ گەیشتن بە حقیقەت لەو گۆڕەی ئەمن شتەکەم دروست کرد و دامە پاڵ جەنابەت و یان کەسێکی تر ئەو کەسە هەرچەند چاکەیەکی هەبێت چاکەکانی ئەو هەڵدەوەرێ بۆ من بێت بۆ من ئەگەر بوختانی بە من کرد بێت شتی وا هەیە بەڵێ لەبەر ئەوەی سەیئات حەسەناتی دەخواتن کاری خراپ بوختانی ژێچێکە لە کارە هەرە خراپەکان و لە کەبائیریش حیساب دەکرێتن هەر وەکو چۆن ئاگرداری دەخواتن بەو شێوە غەیبەتی شەرەوە یعنی ئەگەر بێت لە کۆمنت بنووسێت قسەکەشی ڕاست بێت ئەنی شتێک لەبارەی کەسێکەوە بنووسێت ڕاستیش بێت بەڵام لە کۆمنتدا دەینووسێت ئەوە غەیبەتە بەڵێ غەیبەتە لەبەرەوەی حزوری نییە لە غیابی ئەو کەسە شتەکە دەنووسیتن ئەگەر وەش نەبیتش لە کەبائیرە بەڵێ ئەگەر وەش نەبیتن ئەوە دەستەقالبی دووەم کە بوختانە خوای تبارك وتعالى لە ئاەتەکەی زۆر بە سەریحی دەفەرمێ ولا يغتب بعضكم بعضا أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا فكرهتموه بهيت شيء ويجنابي كسيك غيبتي كسيك بكا يعني لبيغمبر يان برسي وصف غيبتي فرموي أجر صفتك تيدا هبو مثلا عادة أو صفتان باز ذكرك كمذموم كتيدا هبو أو حضور يا أتباسد لي وكرت أو غيبة تذكر وأجر تيشي دانبو أو بختان تفكرت باش ما مستا از وی جاری بابت دروی بابت کچوکورا وگریدم
وكبرى مثلا دي وعدي دتك دي بيشتي وعد ازيت بخو خازن بالله. مدها كده بيك فابن بيشتي يجي بخو ناخازت قلنا وقتی چند مازنه کو یا که وعدی جدت دراوی جد کد بس حتی اگر انیت جابت بس پشتینگی و نوا درکبت قلنا هاوی چوه أزاني شونا أجر قرار بي مثلا بالفعل بي خوازي بلام أسباب بيتا بيشي ممكنة ريقنا كوي أو ممكنة يعني بتاوان باردر نتيجة تلايك تكي بيرادة جيني من ويستم أتو بخوازم بد كما هاوجيني خوم شريك حياتكم بلام أو أسباب أنا دروز بون نمتواني أو لواني تاوان بار نبيتن بلام أجر خوانا خواستا ما بستي دزگرم كرنو ويا خاف لاندن وهر زورشتك لو بابتان هبي بلي أو كارساتا أو درو كردنا بطولي أو مسافة كلا قلا وافرتي كردي أو ذات السرنزي ليك وتكان بدا سليك وتيجي ليدا كويتوا لواني أو آفرتا مثلا خلقك درشي كربيكا أو كرة بنياز وبي خوازي نيانزانيكا أو كرة لناخا ودروي لقل كرديا أو كتدمينيتوا باشا لواني مثلا هر أو زور درويانا جاري واهي كارساتي دي كيلي بخلقيتن براستي نخوازراو أو زابوه أصل وايا شتكاني بورون كاتو لكاتي نبون أو كتي محتل نكازياتر ناقون زي من داوي لي بردون دا كم شتاچي واخوشي ببنجي بتصير بيني لو او كتيل بجياني و مربوط نبيتو آزاد ببيت باشا ما مستبابت شي دي كامل هر لسوارتي سوشيال ميديا دمينه ولا بروي زور بي استبيزغلوي لمجلسان مساله غيبت وبختان وبابتانه هيا بلام السوشيال ميديا زور تصير بوتو يعني روجانا اما ديبينين بون من بريزت قصدكيت يعني رستيك دليت يعني تفسيرك بو بابتك دكي شيكرنو بو بابتك دكي ئەمن خاوەنی پیجێکم یاخود توزانم هەر شتێکم دێم قسە سەرچیەکەی تۆ وەردەگرم دەیکەمە لیدی هەواڵەکان سەردێری هەواڵەکە و دایدەنم لە کاتێکدا مەبەستەکەی تۆ ئەوە نییە مەبەستەکەت ئەوە نیە بەڵام ئەوە دادنێم فی سەبیلی ئەوەی زۆرترین لایک و کۆمێن سەردانیکەری پیجەکەی من زیاد بکەم یعنی بۆ ئەوەی بێتە نێو پیجەکەمەوە باشە ئەم قسەیە ئەمە ئەو حاڵەتە دەکەوێتە نێو چ بابێکەوە ینی بختانە غیبەتە چۆنە چییە؟ وڵی تقریبان دەکەوێتە ناو بازنەی درۆ لەبەر ئەوەی پشت و پێشی قسەکەی ڕەنگە بقرتێندرێ بابەتێک ئەتوو هەڵدەبژێری خۆی درۆژ پێناسەی چیە پێغەمبەری فەسەڵ سەلەم بە دەقیقی پێناسەی کردێ دەفەرمێ ئیخبار الشەیء بخلاف ما هو عليه ئیخبار الشەیء هەواڵی شتێکە بە خلافی ئەوەی کە شتەکە ئەو هایە لە ئەرزی واقعدا دێ ئەو وشەیەی وەرگرتیە یان ئەو نیوڕستەیەی دەرهینایە ئەوە لە ئەسلی خۆیدا لی کرایتەوە ئەسڵ وایە وەکو خۆی بیگەێنی هەواڵەکە چییە یا مەسەلەن ڕستەکە چییە بەڵێ وەکو خۆی بیگەێنی نەکەم نەزێدا ئەگەر کەمت کرد غەدرت لێ کرد بەڕاستی واگە زێدەشت کرد کەواتە بوختان و درۆت پێ هەڵبەستا بە شتەکەی مامۆستا ئەم دێ بەردەوامی سەروی بابەتی چونکی پرۆسیژی وی سەردەمیدەوە کی برامژی بەحەس کردی تایبەتیژی سوشال میدیادا خەلکێکی زۆر یەکەتیت ناو جیهانە درەوەدا حتا بکارانی ناو فلتەرۆژی ڕەنگە ئەوژی دراو کردن خەلکێکی یانژی تو بێژی ئەزل فلان جهی فلان تشت خۆشە هۆسە حتا دومایەکێ بەس بچەکی ئەم دێ ڕاوەستین ئەم پچەکی گوێ خۆب دینە چەند ئاەتێت قورئانە پیرۆز بەڵێ بدەنگی مامۆستای خۆش و تفسير القرآن بيروزي بدين جبروا منه دستان خوش فرم زور بركة جوان تري دكا وبركة دار تري شي دكا تورك فاموس الركعتين تشهان والله نا والله يعني ركعتين والله ركعتين بتبع بالركعة زور فاز ابوي كاك شواني دي الله اخر اوكا وهاي دي الله نروح بس امن لسرتو دوس مزانم تن ايات بيكا ودخويني او من اون دا ايات تفسيرك يدخوين موا بس هتا ديبين موا تواوا مايك كم تشكي اشكالي هي دنك تواوا شفت خير وبركتنا خواندنا قرآن پیروزی برکت زیادتریش واده کفتن شبامه كاكا دا هتا ديبين موا بالبم تاب كاتوا ما مستعم خودی حس کرد پشتی قرآن خواندنه ما بس من اول زیادتر ام ترکیزی بخینه سر بابت که دی پشتی ام راستین ما مستعم اوجی مسئله يعني أمزون دراو كرن هن يمازنه هن قلنا هكا مازنه ويل للمكذبين بس بوش هك أمرو في ساكتة رجالات نوراس وجهانا إسلامي خلقك زور روجانه هكا نبت دوسي رجال جارك دراو كت كت يعني أجر مادام هسا قلنا هاي هندا مازنه عذاب هاي هندا مازنه بوشي خلق همي نبجم همي بس بشي زور فيري دراو كرني بيه يعني السبب چيه
ام فيجي خدا حس كده بشتينجي بحس كده شنكي افيو ما ترسي دار طيب تيجي من فيتاس يعني التركيز ما هندل الجال ما مستوي سيرفي بد مادام هند قلنا هاوي موازنه بوشي ناف مالا دا ناف خلكي دا ناف بازاري دا كابراك بازرگانه خدينا كت الى دي دروا كيكت مانا بجا خدا حس كده ام ديجي بحس كده ما مصطفى عبد القادر جيان اتو حاضري بله برام من حاضرني حاضرني كاك عندنا حاضر بي ان شاء الله وين الشو كليلة القدر ايش الله اوبت حتى ساعات سنة مزقوتي معنا والله كاك شوفان برنامج كمان لدوازده ودستي بيكرت صلاة التسبيح تا تقريبا نزيك سعاد يك دكم توي اواد دقت ساريقك متزالي خلق كمان دك استراحتك بكانوا دسنيش بشونو وشتانا دواي اوش تقريبا نزيكي 20 دقيقة تلاوة قرآن وخوين سورة إسراء ما شاء الله باشي ما مستايم مزقوتشمان كورتا وتارة شيدا تقريبا بو ساعات 2 دقيقة دويست وتاركت سبو وتارك هر لسر باسي الشوي قوري الشوي ليلة القدر وما نجي رمضان باسي الصلاة والتسابيح تكر رايد جواز لسر هي بله توج ما شاء الله عالمي تشي لو موضوعي ديني حتى لقرآن خيندن بقرا حتى لو تاردان بقرا حتى لسرود بيجي بقرا اوي باشترين راية شهانة والله من زور لو شتانا اواني مكاك جبان نامي لخو مقصب كما مستادير ان شاء الله وبشاري لزنابي ما مستايبك بابا زواني جواب الداتوا چون كان رأي زور هي للسري براستي يعني الرأي اختلافه شي زور هي للسري جيم لي بو دلين لتمن يكزار بكي جيم لي بو لتمن دلين 2000 3000 يتر اختلاف هي لسر او الرأيي وبعض تشبي وايا اسايا هرنيكا جاءوا برشاره ما مصطفى ما خوشا سنتك ما مصطفى ان شاء الله جواب ما بداته باشتره وكو واجب نيا بلام سنتيشا وكراشا بس هذا في غمر صلى الله عليه وسلم يان دواء والله السري حديث كي وادا فرمي پیغمبري عليه الصلاه والسلام بامام علي فرمو يورع عبادتك تفيركم اگر توانيت همو شوي بيكا يا الله هر صلاة التسابيح بو بله هر ما بس صلاة التسابيح بو اگر نتواني حفتي زارك بيكا اگر نتواني مانجي زارك اگر نتواني صالي زارك اگر نتواني لتمن زارك بيكا كوابو كردني باشا خراب نيا ومأجوريش دبي او كسل سري يعني او همو تسبيحاتا او همو اجر الصواباش تشي خراب نيا بالضبط ان شاء الله زاد دواء اويش قرآن كما خندو وتار در دواء وتار صلاة التهجد ما كر بابن صلاة الليل شونيش يازدر ركعات ما كر تقريبا سي 5 دقيقة دويست توابينو وشون باشي بخوا هر وند بخوارنا كي راقيشتي نعمة تاخذ بي يا الله برا كاكا آيات دخويني تصدقي والله ما قر آيات بروين لبر معناها كي باشترنيا هو أمر آخر أجر والله بخوش صورة شوي دانا كرتا مازالي تانية مثلا تو أتو تسند آيات دروي أمن أون دا آيات كي تفسير كي دخوين ما يعني أوا باشتري بيت أجر شواذ خوين نوكيتو مشكلة منية أمن هيز مشكلة منية باشا بتخش كاميان دخويني بدن جيتشي باكو تشي دخويني تسون ولا منشاوي حستان لما منشاوي اوش لبر يعني تكمش تون برز دكم ولا بروي او صوره بخد دزاني تون برام اخر دابا بيشتري ماتياس دسر اوكي برام وقت دروا اختي وين يا ناي خوالي بينا بسم الله الرحمن الرحيم هذه كده بيشتوا أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان بناوي او خداي كان جاي الرحمة سوز وبزية إذا الشمس كورت كاتيك خور دا بيتريت وروناشي نامينيت وإذا النجوم كدرت كاتيشيش أستيركان لخلقي خويان دترا زين وددن بيكدا وإذا الجبال سيرت كاتيك تشيوكان لشويني خويان هلدكن رين وبم لاولادا دبرين وإذا العشار عطلت كاتيك حشتراني آوسكا تمني بارداريان دمانگ جويان بينادريت وإذا البحار سجرت
وإذا الوحوش حشرت کاتێک جان لە بەرانی شێوی و وەحشی و دڕندە بە دەوری یەکدا کۆ دەکرێنەوە ئەوانیش دڕندایەتی خۆیانیان لەبیر دەچێتەوە لە سامناچی ئەو ڕۆژە وإذا البحار سجرت کاتێک دەریاکان گڕ دەدرێن وإذا النفوس زوجت کاتێک گیانی هەر کەس دەگەڕێتەوە بۆ لاشەی و جوود دەبێتەوە لەگەڵیدا وإذا الموءودة سئلت کاتێک کچی زیندە بەچاڵ کرا و پرسیاری لێ دەکرێت بأي ذنب قتلت بە چ گوناهێک بە چ تۆمەتێک کوژرا وإذا الصحف نشرت کاتێک نامەی کردەوەکان واڵا دەکرێت وإذا السماء كشطت کاتێک ئاسمان لا دەبرێن و دادەماڵڕێن وإذا الجحيم سعرت کاتێک دۆزەخ دادەگیرسێت و تاو دەدرێت وإذا الجنة أزلفت کاتێک بەهەشت نزیک دەخرێتەوە لە خواناسان علمت نفس ما أحضرت ئیترە و کاتە هەرکەس دەزانێت چی ئامادە کردووە و چ توێشوویەکی پێیە فلا أقسم بالخنس سوێن بەو وەستێرانەی کە پەنهان دەبن و ون دەبن لە چاو الجوار الكنس بەو هەسارانەی کە پەنا دەگرن و دیار نامێنن والليل إذا عسعس بەو شەوەی کەدا دێت و تاریکاییەکەی ڕوومان تێدەکات والصبح إذا تنفس بەبەرەبەیان کە پشووی تێدێت وەکو زیندەوەرێک ئاهی تێدێتەوە و دەست دەکات بە هەناسەدان و ژیان و ڕووناچەکەی دەردەکەوێت إنه لقول رسول كريم سوێن بەوانە هەر هەمووی بەڕاستی بێد و دڵی ئەم قورئانە لە زاری نێردراوێکی بەڕێزەوەیە کە جبرەئیلە وي إيش الله خودش فرز سوورەتێکی ترە سوورەتە تۆزێک لەبەر ئەوەی ئاەتەکانی زۆر کورتە هەم لە لایانی منەوە لەزەت نابێ هەم لە لایانی جەنابیشتەوە پێم وابوو وایە کەواتە سوورەتێکی دیکەەوە هەڵدەبژێرین چەند ئاەتێک یانیشاءالله ماوەیەکی تر سوورەت حاضر كن پشتی بابەتی وای إيش الله خودش فرزي أي بارك الله فيك أي خودش فرزي ما مستم أنا والله خدي خير أنا بنوست وكي من برينو كي موجب بيكي أي باشا ك ديار كراوة ويل للمكذبين بيغمر صلى الله عليه وسلم بقوري باس كراوة ك درو كردن گوناحێکی زۆر گەورەیە عەزابەکەشی زۆر گەورەیە ئەی بۆ ئەوەندە درو بڵاو بوویتەوە لە ناو خەڵک لە ناو موسڵمانە ناو کۆمەڵگە لەدی شەیتانیش چییە یەکەم وەکو مامەستا هەندێنی گوتی شەیتان پاڵەوانە بە حەقیقەت ئەوە فێڵیان لێ دەکات هەموو شتێک ئیشی شەیتانی تاوا لێگەڕێ و دووەمینیش بە حەقیقەت ئەو موسڵمانە زۆر کامڵ و تۆکمەنیە لێ درۆ دەکا بە حەقیقەت ئەمە حاشا یعنی لە صنفی مسلمان یعنی مرۆڤەکە بەعام بە تایبەت ئێمە کە باسی مسلمان دەکەین ئەو سیفەتە لە ئیسلام قەدەغەیە دیارە ئەو کەسە زۆر کامڵ و تۆکمەنیە بۆیە درۆ دەکات دەنا لە سەرتاوە ئەو شتێکوا دەکا کە کامڵ و توکمە نەبی ئیتر بگاتە حەدی دروکردن وەڵا ئەوەی کە مەسەلەن هەوڵ نەدا خۆی حاڵی کە لە دەقەکان لە فەرمودەکان یعنی کە بگاتە ئەو ئاستەی کە ئەو شتانە حەڵاڵن ئەو شتانە حەرامن ئەوانە سنووری هێڵی سوورن ئەوانە سنووری هێڵی سەوزن وەکو دەڵێ ئەگەر بیان کا مەجوور دەبی ئەوانە سزای پێوەردەگری ئەوە یەک لە هۆکارەکان کەم تەرخەمی لە تێگەیشتن لە فەهم لە ناوەرۆکی دینەکە لەبەرەوەی هەر ئەو پرسیارە وەڵامەکەی کافیە کە پێغەمبەری خوا فەرمووی نەخێر عەلەیهی سەڵات وسەلام نەخێر موسڵمان بە هیچ شێوەیەک نابێت درۆزن بێت کەواتە یا ئەوتەی حاڵی نەبوونە کەم تەرخەمە لە ئەوەی کە خۆی حاڵی کاتن خۆی پڕ عیلم کاتن خۆی لە بەرنامەکەی خۆی شارەزاکە ئەوانە سەبەبی ڕئیسی ئەگەر باسی بازرگانیش بکەین لە بازاردا مەسەن کابراێک دەڵێ کاڵاکەم باشترین کاڵایە
لە هیچ شوێنێک بەدەست ناکەوێت خۆشترین تامی هەیە هەتا لە ڕکلامیش ئەمە بە بازارکردن حسابە یان بە دروکردن حسابە والله هەر یەکەم نقطە بە بازارکردن حیسابە حتمما دەیهەوێ بیخاتە ناو بازارەکە و زۆرترین کڕیاری لۆ خڕکاتەوە بەڵام بازارکردنێکی درۆ لە ئەسلیشدا ئەگەر وەسفەکانی دەیکا ئەوەی کە جەناوی مامۆستاندرێن فەرمووی بازارکردنەکەی بە درۆیە ئەگەر ئەو وەسفانەی کە دەیکا لەسەر کاڵایەکەی تەواجودی نەبی تێیدا نەبی حتمما بازارکردنەکی بە درۆ دەردەچیەوە وإيش الله خودش طبعا سلامتك كمان مستخاف قالك ممنون تينا زور خير بنويست زور سپاس خدي قبيلك يا دستان خوش بيا بخير زور سپاس زور ممنون زور سپاس ما بحسي بازاري كيرفي جهم بحسي حوزرية بازاري وخلكي بكين بو كرينا تشتت ججنة كلو بلد ججنة هلك شرخي خوفا دايك جبو عيالي خو أبيت معظم بين بخو باب بو خێزانە خۆ بجا هەر کەسێک شڕاخی خۆ بەتایبەتی هەمووی هەر کۆبی تۆ دەوێت لەو چەند ڕۆژێ بازارەکەی بکە ئەوەلو وەڵاهی نازانم لا خیرێ هەفکارێمە ئارام بەختیار سلێمانی بەتایبەتیشی گرێ دایفی بابەتی چوە ناف سیکێ ناف بازاری بزانین کە بازارکردن بۆ کڕینە تشتێ جەژنێ چاوایە بەشەوان بازارەکان بەم شێوەیە بە قەرەباڵغی دەردەکەون کە نیشانەی نزیکبوونەوەی جەژنە بە شێوەیەکی گشتی لە مانگی ڕەمەزان هاوڵاتیان کەمتر بە ڕۆژ دێنە دەرەوە و زیاتر بە شەوان بۆ کڕینی پێداویستیەکان لە بازارەکانی سلێمانی گەشتیار و هاوڵاتی بازارەکانیان قەرەباڵغ کردووە و جوڵیان تێخستووە. والله خلق كبروش بروجوه زورنا أنا درو كبومنا ما يجي رمضان ما يجي بيروزة خلق بشوا زوتريا درو شواكا جواكي فيان خلق بوج سندلو بو شتكرينو بو شكليتو بو ما بو جشني بيروز اخواننا الكراد هنا بصوره عامه بالليل عندهم عباده اكثر شيء عندهم بروج خلق بروجو بشو دينا دروا كشكي رمضاني بيش ججني هي خلق بيداويسي ججن دكري الصبح ما تطلع لان تدري الصيام وتعبانين العالم فتقوم تطلع العالم من وراء العصر.
پیروز بێت هەمیە ئینشەڵڵا جەژنە خێر و بەرەکەت و خۆشیە بێت خۆشی بێت یا ڕەبی خودێ vê Ramazana pîroz rojîm nivêj taetê hemiya xebil kir jeb xweşî biçîne nav cejnê de. Zil û berg û pêdawîstekanan bixweşî bipۆşin û bekarî bênin. Min ew sakêtê li ber kem lû cejnê ciwan hûnî? Pêwîz nakim. Tiştî ciwantir ji heye ew zor ciwan e bez ciwantirit heye. Ez dekem qîçûkek geverê. Tu datne rojî yekem duaye. Webû? Wow. İnşallah. Zayên ku dibî? Babetê duê em dest pê bikîn? Sebaret be ahva dest pê bikîn. Sebaret be jînge û parastinî jînge û ew babetane. Çi wa derûn dêne çi bû? Sebaret be jînge û çonêtî xizmetkirdnî jînge û pagragirdnî jînge bi hemû beşekaniyewe bo qsekirdin li ser em babete birêz asûşkak سەرۆشی ڕێکخراوی ئاڤیاری ژینگەی لەگەڵمانە کاگا وا بەخێر بێنێ زۆر سپاس بۆی خۆش بیت سەلامەت بیاخوا خێر بێ ئاوادانت کردەوە زۆر سپاس ئەمە کاکاس ئەمە هەمال دەستپێکی ئەم هەیڤا ڕەمەزانێدا چونکی وەلەو گێم ڕۆژماینە یەک دوو ڕۆژ بەس بە تایبەتیش هەیڤا ڕەمەزانێدا گەلک موسڵمان کەونەوەی خەلەتی خواردنێت هاوێژن خواردن فڕێ دەدرێ ئەو خواردن فرێدانە جگەلەوەی کە گونا هەمامۆستایانی ئانی چەند جار يعني تأكيد يعني بەڵام ئەو خواردن فرێدانە هەتا چڕادە زەرەر و زیان بە ژینگە دەگا بێگومان هەر جۆرە پاشماوە هەر یەکە و بە ڕێژەیەکی خۆی دەبتە پاشماوەک زیان بە ژینگە دەگەینیت جا ئێستا لە زبڵخانەکانی هەرێمی کوردستان 156 خۆراکە ئەنی ئەگەر زبڵخانەی هەولێر وەرگرین ڕۆژانە 2000 تن زبڵ دەچێتە کانی قەژاڵە 156 خۆراکە ئەم 156 بە هەموو جۆرەکانیەوە بەس خۆراک بەڵێ یعنی مەسەلەن میوەیە برنجە گۆشتە هەموو نانە هەمووی ئەوەی دەڵێن پاشماوەی خۆراکی بەڵێ چ لە مەطعامەکانە چ لە ماڵەکانە بە هەموو شێوەیەک فرێ دەدرێت دەچێت من دەمەوێت تێبگەم لەو نسبێ 156 زۆرە بەڵام ئەوەی کە دەمینێتەوە بۆ نمونە من قاپە برنجێک دەخۆم قاپەک برنجم لە پێشە هەمووی ناخۆم نیوەی دەمینێتەوە ئەو نیوەی کە فرەیان ئەوەیە کە با بڵێن زبڵک نازام چۆنی بڵێم ینی نانە ماوەتەوە بەرماوەیە ینی ئەوەی دەچێتە زبڵخانە بەرماوەیە بەڵێ جا ئەتو لە ماڵەکەی خۆت بۆ نمونە بنکڕەکە دەمینێتەوە فڕێ دەدەی نانەکە کەوەرە تەڕەت و لێ هەموو بە هەموو ئەنواع میوەکان کە ئەوەی دەبتە پاشماوەی ئەندامی دەبێتە پاشماوە هەمووی فرێ دەدرێت جارۆ لە مەطعەمەک کابرا دەچی یەک قاپە زەڵاتە دێنی یەک بڵاشی لێ دەخوا یەکسەر فڕێ دەداتێت ینی بەرماوە پاشماوە بڵێ هەمووی هەم پێ دەڵێ پاشماوەی خۆراکیەکان کە ئەوە هەمووی پێکەوەیە ئەو دەچڵە مەطعەمەکە چ لە مەسەلەن بۆ منە قەسابخانەکان گۆشتە بە هەماشەوە یان ئەتوو لە ماڵێ ئەوەی پاشماوەی خۆراکی هەموو پێکەوە پێ دەڵێن پاشماوەی خۆراکی کە ڕێژەکەی 156 باشە هیچ ئامارێک شتێکتان لە یان بە دووەداچوونێکتان حتمما هەیە لەم ڕەمەزانەدا وەزعی ژینگە چۆن بووە ڕۆژی ژینگە چۆن بووە باش بۆ خراپ بۆ مامناوەند بووە حتمما گۆڕانکاریەکی هەوای نەبووە لە حتا لە ڕووی پاشماوەش بەڵام ڕێژەکە گۆڕ ئێستا من پێش بێمە ئێرە داتایەکی ناو بازاڕم وەرگرت کە ڕۆژانە لە مەغریب تا بۆ کوبرەی سعادیەکی شەوێ ڕۆژانە بۆ 10 کەپس زبڵ دەوێت دەستەوە کانی قەرژاڵەی بە هەموو جۆرەکانیەوە چی دوکانەکانە چی کەپس مەبەست کەپسی ئۆتۆمبیلی کەپسەکان بەڵێ کە ڕۆژانە دە کەپسی حسێ بکەی دەکا بەلای کەمی 50 تن ڕۆژێ 50 تن بە هەموو جۆرەکانی قەرژاڵە 5 تنە یعنی دەگا 50 تنێک دەچێتە زبڵخانەی کانی قەرژاڵە ئەوە بەس ناو بازار بەڵکو ئەمە هیتمان مەسەڵەن بازارە ملیەکانمانەیە منکاوەمانەیە مەسەڵەن بازاری زراعەمانەیە ئەوەی بازاری چێ بۆ ئەو دەتەنە بازاری ناوشار کە ئەو ڕۆژانە بە هەموو جۆرەکانیەوە چ بازاری شەخەڵای حسێب دەکەیت ئی دوکانەکان بە هەموو جۆرە بە ئەوەکانی کە ئەو داتای وەرەمگرتیا بۆ ئێوارەیە کە چەند کەپس دەگەڕێت مەسەڵەن پێش مەغریب پاش مەغریب سعات 10 سعات 11 سعات 1 بە هەمووی بەو شەوەی کە دەچێتە کانی قەرژاڵە دەکەبە ڕۆژەی دەچێت ئەو ڕێژەیە ئاساییە بەڵێ تەبیعیەوە لە بازاڕێ تەبیعیە بەڵام هەندێک زیاد بوو لەوانەیە ڕۆژانە 4 سەفەریان کردبەیە ئێستا 5 و 6 و 7 لۆ دەی دەکرێت بۆ لە بەرەوەی زەختەکە هەمووی لە شەوە هاوڵاتیەکان بە زەختەکی زۆرەوە پاشماوەکانیان فرێت دەین لە ئەوەی ئێستا لە شەوان بازار نەبوو
بەڵام ستە بە هەموو شوێک هاوڵاتێکە لە بازارە پاژماوەکەی خۆی فرێدەدا لەو گۆڕی دەبتە پاژماوە باشە چارەسەری مەسەران بەریا چارەسەریە جارێ ئەم هوشیارکردنەوە کۆمەڵگێ بەحەس بکەین ئەو گلێشێ تێتە هاوێتن لە هەرێما کوردستانی و هەولێری ئەم نمونە وەرگرین مفاشرێ تێتە وەرگرتن یانجی هەمید بتە پیسایی و خراپی بۆ ژینگە هەیە لە ئێمە هەندێک لە هەندێک شوێن سوودی لێ دەبینین وەکو بۆ نمونە ئێستا کانە کۆمەڵە کەس دروست بوونە کۆمەڵە خەڵکی هەژارن یان با بڵێن قوتابی زانکۆن بەشەو لە ڕێی ماتۆرسکلەکانیانەوە پاژماوە کارتۆنیەکان پاژماوە پلاستیکیەکان پاژماوەی دارەکانیان ئەگەر سەیرکەی تۆ ئەو پاژماوانە شوشە قۆدی ئەگەر لە پێش دەرکەیدانی بەیانەکەی نەمایە هەندێک جاری وەکو نان و برنج و شتیواش ئەگەر دانەی کەسێک دەیگواستەوە بۆ خۆی بەکاری دێنیتەوە چۆن ینی بەکاری دێن ینی دەیکات و دەیباتە ئەو کارگانەی کە دەنێرنەوە دەرەوەی وڵات کارگەکان بۆ منە کارتۆن کەپز دەکرێت بەس کارتۆن و شتەکانە بەڵێ ئێستا دەبەی پلاستیکیش بە هەماشێوە کۆ دەکرێتەوە دەبەکانی مەسەلەن ڕۆن گازوایلەکانە بە هەمان شێوە ئەو دارانەی کە استفادەی لێ ناکرێت دیسان ئەوانیش کۆ دەکرێتەوە هەمووی جیا دەکرێنەوە بە ئەتو لە بەردەکەی ماڵی خۆ جیات کردەوە هەندێک جاریش لەکانی قڕژاڵە کۆمەڵە کەسەیە لەوێش جیا دەکاتەوە بۆ خۆی کۆی دەکاتەوە دەیباتەوە دەیبات دەیفرۆشتەوە ئەوەش لۆ خۆی داهاتە چی پێ پەیدا دەکاتن بۆ وەکو ڕیسایکلینەک بەکاری دێنیتەوە بەڵام وەکو ڕیسایکلینی تەواوی پێداویستەکانی ناو زبڵخانە بوونی نییە بەحسێ ڕیسایکلینێ کردی جارێ بەریا ڕیسایکلینە مازن هەبێت کول سەر ئاستا وڵاتی یانژی حکوومەت پێڕابێت ڕیسایکلینە جوداکردنە تشتێت کو مەبکار ئیناین مەکار پێ نەبێت سەر ئاستا ماڵە ئەس بەحەس بکەم هوشیاریەکە هەوسۆین کارسەتکن مەسەن ماڵێکی بوو نمونە دەبەی ئاویان کڕیوە ئەوەکان خوارتەوە مەسەن لە جیاتی ئەوی فڕێ بدرێ هەب بە خۆیان هەڵیگرن بە خۆیان پارە چ پێ وەرگرن توزانم بدەنە کارگەیەک هەر شتە کە شوشەیە لە جیاتی ئەوی فڕێ بدرێ گوڵێک لە نادا بنرێ وەکو جوانکاری ناو ماڵێ ئەو هوشیارکردنەوەی کۆمەڵگە ئێوە ئیشتا لەسەر کردەوە ئێستا ئێمە بەبەردەوام وەکو ڕێکخراوی ئاویاری هۆشیاری جگەن لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت کە 13 دائیرەی ژینگەیی بە هاوبەش کە کار دەکەین لەژێر ناوی لایەنە ژینگەیەکانی هەولێر پەیامە هۆشیاریەکانمان لەسەر چەند ئاستێکدا بەش کردووە چ ناوەندەکانی خوێندن چ دام دەستگاکانی حکوومەت قوتابیەکانی زانکۆ و فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ لێرە ئێمە لەسەر هەر سێکتەری ئاو و هەوا و خاک کار دەکەین چۆن ئەوانە بپارێزێ و دووبارە ڕساکردنی پاراستنی ڕێژەی سەوزاییەکانی تاوتێ دەکەین ئێمە وەکو پەیامە چ هۆشیاری چ لە ڕێی سمینار چ لە ڕێ خولە ژینگەیەکانەوە ئەوانەمان کردووە بەڵام لەبەرەوەی هاوڵاتیەکان تا ئێستا نەیانتوانیوە لەبەرەوەی کارگەیەکی یان کۆمپانیایش سابت نییە بێ ڕۆژانە لە کۆڵانەکان پاژماوەکان بەجێ هەڵگرتەوە ئەوەی دەبێ هەر ماڵێک سێ حاوێدانێ بەلایانی کەمەوە پێش ئەو قۆناغا من بە پارەی بینمە ناو مەوزوعی کە پارە دێتە ناو مەوزوعی خەڵک زیاتر چاویان دەکرێت بۆ نمونە ئەو خەڵکی کە باسوود کرد مەسەلەن کەم دەرامەتن بۆ خۆیان دەچن دەبەی ئاوی نایلۆن یا هەڵدەگرن کارتونە هەڵدەگرن چەند پارەی پێوە دێ مەسەلەن کابراایك کەسمان نییە ڕۆژانە یەک ڕەفتە ئەو بەکارێنیوەنی لە ماڵێ لە جیاتوی فڕێبدا بەخۆی هەڵگرتەوە دوای یەک مانگ بیداتە ئەو شوێنەی کە لێیان دەکڕن چەند پارەی دەکەن بێگومان ئەگەر ئێستا تەماشا بکەین 33 دەبەی پلاستیک بچووکەکان یان 33 بڵێن 33,000 نەک 33 دانە ئەو دەکات یەک تام پلاستیک یەک تام پلاستیک لەوانێ ئەو کاتی بە $200 لێ بکردەوە ئەو کۆمپانیا بۆندی ڕازنێت و یەکتانی کۆلەکەوە لە مەلە چێ دادنێ 33,000 دەبا خەڵک یعنی بەڵام ئەفۆ کاگاسێت و یەکتەن دەبە ئاوی لە چێ دادنێ ئێمە بەسم ئەوەی هەرگرتەوە کە ئەو کەسە هات لە خۆی هەردەگرتەوە بیداتەوی کاکە بە پارن هەر بیداتەوی ئەوها بێگومان بەڵام ئێستا ئەمە لەگەڵ یانژ ئەو بەرنامەی کە دامانەوە هەموو چێشخانەکان ئاگادارکەینەوە دەبە پلاستیکەکان بقپێنەوە لە شوێنە کۆیکەنەوە ڕۆژانە بۆ منە 100 کیلۆی هەیە 200 هەیە 50 کیلۆی هەیە لەگەڵ ئەو کۆمپانیایی کە کۆی دەکاتەوە لی وەرگریتن بە نسبە بانگانە کردێت چەند ئەوەندە پارەی بۆ هەژمار بکات وڵات و باشە لە وڵاتان وە دەکرێ برا لە جیاتی هەر شوێنی تایبەتیان دەنا بەڵامەوە دەست پێ بکەین لە وڵاتان دەبەت حسێبە بەڵام ئێستا لێرە بەخۆی ئەتو 12 دەبەت دەداتێ بە 1000 دیناری بەخۆی بە 800 و 700 بەڵام دەچێت دوکانێکی کە دەیکڕە بە 250 بەڵام کابرا ئامادە نییە 5 دەبەی دیداتەوە
بەرامبەر یەک دەبەی ئەنی ئەوەیە هێشتا لەو هۆشیاریە یان کۆمپانیایەک نەهاتوەوە بەرهێنانەکی بەو شێوە بکاتن لەسەر بواری هیچ هەوڵتانداوە وە کوڕێکخراوێکی ژینگەی بتانەوە بیرۆکەیەکی ئاوا دروست بکەن لەگەڵ کۆمپانیایەک ئێمە ئێستا کۆمپانیایەک وا هەیە گفتوگۆ لەسەر تەواوی پرۆژەیەکی پلاستیکی دەکەین کە چۆنیەتی کۆکردنەوەی ئەو پلاستیکان لەکوێ دەست پێ بکەین لەبەرەوەی زووتر یەکمان لە ناو ناوەندەکانی خوێنمان بۆ بکەی سەبارەت بم بابەتەوە پرۆژەیە ئەو پرۆژەیە و کۆمپانیایە حاوێی لە چەند شوێنێک دادەنێتن لە ناو ناوەندەکانی خوێندن ناوەندەکانی زانکۆ لە گەڕەکەکان ئەوانەی کە مەطعامی ملیەکانی لێیە بۆ ئەوەی نزبەیەک دیاری دەکرێتن بۆ نمونە ئەگەر ئەوەندە دەبەتی نەبڕی ئەوەندە هاوکاریە مادێ دەکرێتن بزانین وەزبەی یەکەم چەند نەزاحەت دەینیتن ئەو جاکانە هاوکارە مادیەکە بۆ چییە؟ کۆمپانیاکە لەگەڵ هاوڵاتیەکەی لەگەڵ هاوڵات ینی کۆمپانیاکە ڕاستەخۆ لە هاوڵاتەکەی ئەوەی کە باسم کرد بەڵام بەڕێستان باسی فەرد دەکەن یعنی دەبێ بە یەک دەبە یان دەبەیەک بۆ منە یەک دەڵێ مەسەلەن چەند سێتێک ئاو چەند سێتێک ئاو بەڵام ئەو کاتی دەبتا مەسەلەن 50 دەبە 100 دەبە 200 دەبەی بینی نزبەیەک مادی دەدرێتێ ئەوە بەرنامەکە ئەو هادەبیتن ئەو دواتر دێتە سەر بواری گەورەتر کە لە سێت و دووسێتر ڕەتیدا خەڵک بەخۆی هاوکار دەبی و کاتر هۆشیاری خەڵک بۆ پاراستنی ژینگە ئێستا لە چ ئاستێکدایە ئەگەر ئێمە بین ئاستی هۆشیاری دابشکەین لەسەر تاکان سێ ئاسمانێ ئاستی ئاسایی باشە ئاستی مامداوت ئاستی زۆر باش تاکەکانی هەرێمی کوردستان لە بواری ژینگەی لە ئاستی پێویست نینە بڵێن ئاستێکی لە ئاستی ئاسایە یعنی لە مام ناوەندەکەش نییە یعنی لە هەندێک شوێن خەتای چییە؟ هەموو لایەک چۆنیان ئەنی ئەمەگە بڵێن یەک لایەن نەخێر هەم هاوڵاتی هەم لایەنە ژینگەیەکان هەم ڕاگەیاندن بە هەمووی باشە کاگاسۆ لە دنیادا زۆر جاریوەیە تۆ ئەگەر بێت و ژینگە پیس بکەی غەرامە دەکری بێگومان تا ئێستا بەم شێوە هیچ بیر لەوە کراوەتەوە ئەنی بە ئینسافەوە قسە بکەین ئەنی زۆر جاریوەیە خۆ ئەو خەڵکەی با بڵین کە لە دەرەوەی دەبینی جاروایە ژینگە دەپارێزێ هەمووی هەر ئەوە نییە کابراایە کە ڕۆشن بیری بەرز بێ قانونە لێ پێچنەوەی لەگەڵدا دەکرێت کابرا ناتوانێت ژینگە پیس بکات چونکە دەبێت باز بدات غەرامە بدات ئەلێرە تا ئێستا هیچ هەوڵێکی وهەیە حکوومەت بێوێت فعلەن غەرامە بکات بۆ سەرتاک تا دەبێت تەوەرەیەک لەسەر ئەو سزایانەی کە دیاری کراوە لە دەستەی ژینگە جۆرە سزایەکە لە وەزارەتی شارەوانی جۆرە سزایەکە بۆ نمونە ئەگەر کەسێک ئەنقازەکانی لە ڕێی پیکا بۆیان پاژماوەکانی لە ڕێی پیکا بەیان قەلابەکە هەر ئۆتۆمبیلەکە لە دەوروبەری شاریان لە شوێنە کە فڕی دەکاتێک تیمەکانی شارەوانی دەبین پێبژاردننی بۆ دەکەن ئەوە لە لایەکی تر بۆ نمونە فەرمانگەی ژینگەیەکان بە تایبەتی فەرمانگەی ژینگەی هەولێر بۆ نمونە پاژماوەی کۆمپانیاکایەیان کاتێک ئەو کۆمپانیانەی کە ژینگە پیس دەکەیان فلتەریان نیە ئەوانە پێبژاردنەیان تێدایە کە ئەگەر ڕێنماییەکانیان جێبەجێ نەکاتن ئەو پێبژاردنەکان دەست پێ دەکەن لە 50,000 تا 30 میلیۆنە هیڤۆ هەشیارەیەکەوە زێرەتر تایبەتیژی بۆی کۆمەڵگەیەوە ڕێمەژی بە حەسکری تایبەتیژی ڕەنگە پیاسۆی گەلە جۆرە بینە ڕێک خستن ئەف سەرپێچێتێ نەکرم تایبەتیژی هاوێتنەوە گلێشی گەلە جۆرە حتا قوبکێکی جگۆرە ڕەنگە کاریگەرێکە گەلەکە مۆزم سەرژینگە هەبێت گەلەک سوپاس بووە گەلە خۆشحاڵ بین یا پرۆژێت باشتر ژوەی خزمەتکردن ژینگەوە کوردستان هیوادارین لێرەدا هەموو بینەرانمان بتوانن هاوکار بن لە پاراستنی ژینگە لە فرێنەدانی خونکە جغارێک لە فرێنەدانی کلێنگسەک لە فرێنەدانی بچووکترین شت لە بەرەوەی دەبینین کە ئەگەر منهۆڵەکانمان دیت بە هەموو جۆرەیەک پاژماوەی تێدا بوو لە شتێکی بچووک تا شتێکی گەورە چۆن لە ماڵەکانی خۆمان چۆن لەو لە مانجی ڕەمەزان مزگەوتەکانمان پیس نەدەکرد دەمانگۆ شوێنێکی پیرۆزە بەڵام کاتێک جگەرەکەمان لە دەستە ئەوها فڕی نەدەین ئەوەی کەسێکی خۆمان کۆی دەکاتەوە هیوادارین پاراستنی ژینگە بتە کللتورێک هاوکارێک چۆن لە ماڵەکانی خۆمان دەیپارێزین هیوادارین بتوانین لە شەقام و لەو شوێنانەی لی بە پاکخایانی ڕایگەلک خۆشگەلک ممنون مامۆستا ماندی نەبن یاخۆ بە خێر بێ وای خودی خێرەوە بن بێست یا ڕەبی ئەو لە کوردیە ماشەڵڵا ئەو دەنگە ماشەڵڵا ئەو شەڤەجیوە تەڕەویحکردن بەڵێ خودی ئیشڵا قبیل کرد چ سرودەک هەیە ئەم زارە شەو ڕۆژیان ڕۆژ لە سەمردنێ دەڕۆین الله ئەکبەر خودی ئیشڵا مە هەمیە ناوەڵا ئەخر سەرڕێک ڕاست و حەقیە مە بەرەف مردنی بە چ بی حەمەد دەڵێ تەفسیرەکەی بخوێنەوە ڕێکەون ئەمن ئەو جارەتە داخل ناکەم
ئێستا پێم بڵێ کاکە چ بخینەوە سوورەتی ئیبراهیم ئەواخیری سوورەتی ئیبراهیم ئاخیری سوورەتی ئیبراهیم ئەواخیری سوورەتی ئیبراهیم چەند داخر ئاەتی چەند ستا پێت دەڵێم یەک دقە يلا ساوان کاکاش يلا ركب ناوي خدای لێ بینن آياتي تشليك ولا تحسبن الله غافلا عما تعمل الظالمون عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار أوش هر باسي مردنية أو يسرو دكش أو خواي قوران يرى ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون يعني ومزان خواي قورا غافلا لو كظالم كان سيدك إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار الله أكبر يستبى تفسير آياتي تسلويك ولا تحسبن الله حتى برام دبينتو وداعك بودنقة هايبت وداع يلا بابا ضلي خوي بقري السير بخينتوا آتي تسلويك تلودو ولا تحسبن الله غافلا عما ما مصطلح درين أتلاقى خطبة باجي ما إلا ما مصطلح دايباش توا با وداعك يبقى وداعك أربع كرتي الوداع الوداع يا شهر رمضان الوداع 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 يا شهر الخير والبركة والغفران الوداع 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 يا شهر التهليل والتسبيح والتراويح وتلاوة القرآن الوداع شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان أي ما شاء الله أي بارك الله فيك ويش الله خدش ترازيبة يا ربي كاغاندرين دس بيبكين بسم الله كشبله يا الله صنع الدخينين كوتاي كامي مربوط حتى آخري والله دابا اوك بكم بخير ما بس له يلا بابروين اقرنا استام ماديك دروين دواي تو بابروين خينا تو ان شاء الله بريك في شي دروين آياتي تسلودو ولا تحسبن الله غافلا وادك پروردگارا آياتي تسليك دقا تسليك مادام بيش اوي دكا نا هر خوي اوايا تو آياتي تسليك راس آياتي تسليك بيدا قلت اتق الله باش تقوى خذ بك تسبيبكين يا الله بسم الله بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان بناوي خداي كانغاي رحمته سوزو وزيا ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار أي پیغمبر أي إيمان دار واقمان مبكى خدا بآقايا لو كارو كردوي استامكاران ديكن براستي خدا سزاكيان دوا دخات بو روجيك كتاوكانيان تيدا أبلغ دبن جاري واش هيا هر لدنيا دا استمكاران الرسوا دكاتو توليان لدسيني مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء
بە پەلە و شپرزەیەوە دێن سەریان بەرز کردوتەوە و لە ترس و سام ناچی ئەو ڕۆژەدا چاویان ناتروچێت دڵە ڕاوچەیانە و دڵ و دەروونیان بەتاڵە و هیچ حاڵی نی وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال ئەی محەممەد خەڵک بترسێنە و بێداریان بکەوە لەو ڕۆژەی کە سزا و ئازاریەخیان پێدەگرێت جا ئەوانەی کەستەمیان کردووە دەڵێن پەروەردگارە بۆ ماوەیەکی کەم و نزیک مۆڵەتمان بدە بمانجێڕەوە بۆ دنیا تا بەدەم بانگەوازەکەتەوە بچین و شوێنی پێغەمبەران بکەوین بەڵام تازە کار لە کار ترازاوە و گەڕانەوە ئەستەما بۆیە پێیان دەوترێت مەگەر کاتی خۆی سوێنتان نەدەخوارد کە دنیا بەردەوامە و ئێوە تیاچونتان نابێت وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال ئێوە کاتی خۆشی نیشتەجێ بوون لە ماڵ و حاڵ و شوێنی ئەوانەدا کەستەمیان لە خۆیان کرد و ڕێگەی ئیمان و خواناسیان نەگرت بۆتان دەرکەوت کە چیمان پێکردن و چیمان بەسەرهێنان و نمونە و باسی زۆرمان بۆ هێناونەتەوە دەربارەی سەرنجامیان وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال بێگومان خوانە ناسان پیلان و تەڵەکەی خۆیانیان جێڕا فێڵ و فڕی زۆریان کرد بەڵام هەموو پیلان و فێڵیان لای خوا ئاشکرا و دیارە بەسەر خۆیاندا دەیشتێنێتەوە هەرچەند پیلان و فێڵیان چێوەکانیش لەبن بهێنێت فلا تحسبن الله مخلف وعده رسله إن الله عزيز ذو انتقام کەواتە وا حساب مەکە ئەی پێغەمبەر ئەی ئیماندار خوای گەورە بەڵێنی خۆی بۆ پێغەمبەران ناباتە سەر بەسەر خستن و مانەوەی بەرنامەیان لە دنیادا و سەرفرازی هەمیشەیان لە بەهەشتی بەریندا چونکە بەڕاستی خوددا باڵا دەستە و خاوەنی تۆڵەیە لەستەمکار و خوانە ناسان يوم تبدل الأرض غير الأرض والسماوات وبرزوا لله الواحد القهار لڕۆژێکدا کە ئەم زەویە دەگۆڕێت بە زەویەکی تر و هەروەها ئاسمانەکانیش دەگۆڕێن بە شێوە و شێوازێکی تر و هەموو و خەڵکە دەردەکەون و ئامادەن لە بەردەم دادگای خودای تاک و تەنها و بەدەسەڵات و خشم گیر وترى المجرمين يومئذ مقرنين في الأصفاد لەو ڕۆژەدا تاوانباران و گوناهکاران دەبینیت کۆت و زنجیر کراوەتە دەست و پێ و گەردنیان و بە یەکەوە بەستراون سرابيلهم من قطران وتغشى وجوههم النار کراسەکانیان لە قەترانە کە مادەیەکی ڕەشی بۆ ناخۆشە و بە خێرایش دەسووتێت و بڵێسەی ئاگریش ڕوخساریانی داپۆشیوە زۆر لە سەغڵەتیدا ليجزي الله كل نفس ما كسبت إن الله سريع الحساب ئەم تۆڵە سندنە لەستەمکاران بۆ ئەوەیە کە خوددا پاداشی هەر کەسێک بە گوێرەی ئەوەی کردوویەتی بداتەوە چونکە بەڕاستی خودای گەورە بە خێرایی لێپرسینەوەکان ئەنجام دەدات هذا بلاغ للناس
للناس ولينذروا به وليعلموا أنما هو إله واحد وليذكر أولو الألباب. ئەم قورئانە ڕاگەیاندنێکە بۆ خەڵکی بەگشتی تا بەهۆیەوە وریا بکرێنەوە و ئامۆژگاری پێوەربگرن بۆ ئەوەی بزانن بێگومانە و زاتە خوایەکی تاک و تەنهایە، هەروەها بۆ ئەوەیە کە خاوەنی بیرۆشەکان یاداوەری وەربگرن و تێفکرن لە هەوڵی ئەوەدا بن خۆشیان و خەڵکیش لە سزای دۆزەخ ڕزگار بکەن. بارك الله فيك. وي بارك الله فيك وبارك الله فيك. وي إن شاء الله خدش فرازي بس. امين اجمعين ان شاء الله. وي الرحمه الودي بابتو وبيرو بابير. امين لقلي وش. ان شاء الله بشنا بحشتي. ان شاء الله. ان شاء الله بحشتي بما قرآن خيني. يا رب. اللهم امين. او زهره فرمودك نازنم وبزانم او فرموديا بشكل دلين صحيح نيه. بس او بو زور خوش بو يعني خوای گەورە بەدەنجی خۆی سوورەتی ڕەحمان دەخوێنێت دەبیت سبی يعني ئەو خوایی کە مثلا خۆشترین دەنگەکانی دروست کرد. خوای گەورە ڕۆژانی جمعە خۆی بە ئەوە هیچ ئیمانداران نیشان دەدا. مەسەلەی خۆ نیشاندانەکە بەڵام مەسەلەی خوێندنی سوورەتی ڕەحمان. سوورەتی ڕەحمان شتێکی وام جێلێ بووە منیش بەڵام زۆر دقیق نییە لەبەر ئەوەی ناتوانین. ئارێ وەڵڵا حتما خوای گەورە کە خۆی بە موسڵمانان پیشان دەدا ڕۆژانی جمعە هەر لۆ ئەوەیە کە چی داواکاریانە بەڵام ئەو کاتێک کە خوای گەورە خۆی پیشان دەدا دەفەرمی چیتان داوایە چیتان لە بۆ بکەم چیتان پێویستە چیتان دەوێ ئەو خەڵکە هەمووی تێکڕا دەڵێن هیچمان ناوێت تەنها بینینی تۆ. ان شاء الله خدای بڕسک هیچ شتێکمان نایە بەس ئەتوو ببینی. هاکە شەوانی لەیلەة القەدر دوعا بکەن ان شاء الله هەمومان لەوانە بین کە خوای گەورە ان شاء الله. ان شاء الله. امين يا رب امين. والله خوای حەزمان لێ بتبین ان شاء الله دەشبین دەبینین ان شاء الله اكيد امتي و پێغەمبەرە نازدارەینە و مسلمانی و لەسەر دینی ئەوین اكيد دەبینین ان شاء الله. بجۆرە سرودێکە تایبەت تە بەحسێ ڕۆژ و شەو بۆ مرنەی کرد. بەڵێ دێ الله یا الله دەگوێ خوب دینێ. روج شو دائم دصوري عمري من هركم ذكاء قد نبو زاري فكر كم مرد من زيدكايا قد نبو زاري فكر كم مرد من زيدكايا لزتيني وروج وياك روج ويلا من كل قد نلم لزتيني وروج وياك روج ويلا من كل قد نلم خاوني أقري جهنم ما قريت في خوش لكايا خاوني أقري جهنم ما قريت في خوش لكايا روسيا وشر مزار وروم رشام وشمس في روسيا وشر مزار وروم رشام وشمس في قرب زبو آبي كوسر عسعسيش من عندك يا قرب زبو آبي كوسر عسعسيش من عندك يا
دقكي صالح وشعيبي اشتوشي بهوشي بدكا نفس شيطان منافق تنتل اسمي يا لمدك نفس شيطان منافق انت الاسم يا اللي مذكر فسيكفيكهم الله فرتو ايران عندك بس يكنبه قرب للخالة موكس خشد بس يكنبه من ظلمه ويكمل امشي ويشي من ذكايا من ظلمه ويكمل امشي ويشي من ذكايا الرج شودائي دسوري عمري من هركم ذكايا رج شودائي دسوري عمري من هركم ذكايا قد نبو جاري فكر كم مردنم نزيك ذكايا قد نبو جاري فكر كم مردنم نزيك ذكايا اي ما شاء الله وي خودش ترازی بد ما عبد القادر ان شاء الله خودی خیرات برمیشه قربال قلبه یاری یا بردوام گرمی یاری یا بردوام تعلیق بکن یا لسر یاری که یاری که است بردوام اه قراتو کندناوا سنبت سنده یک بیکا یک بیکا و یک ساعت هست کاسلوب زاید دستش به دورادی وا دستش به دورادی لو دوراندت شچان نبغى مش تواندمو راز توانو كمان لاعبتي كوا لاعبتي باشي هذه زو شو اخي كلمانو يك بيك دوي هز ندور يشتا اي باش استا يك بيكا رازيكا كندنا وجهكا او تصلات بخود او ياري دك رمضان يا الله بسم الله ل 2015 رمضان انا بخوم ل 2015 بس رمضان نيجوني دوري رمضان عندك ردوا لا زستانانيش اخوي او قما قانوني استانانا لاعيبه شنو يستان لابو زياد هو دواني زلاني عندك قوانين فيركا عندك قوانين فيركا تسبقها ما مستوى كم بيدرين بيش دست او بيش دست بيش دست لو اذا انا او هوني او بيش دست ما مستوى اجراس كراوكي بدوان او بيش دست اخيرا كش بيدرين باش دست باش دست بيش دست وباش دست بيش دست وباش دست يوصل بردستين قداد انا ما هذه او كلاوانا هر يكون رنقك وتسي هر يكون ما تبقتش يا ايه او جاران او انا بو جاران هكذا مقصد عشيرتك رنقك ورا اي او كبيشتي كرمستاني لا ونيا كرمستاني اي كقديم كرايا كاس تاخذ كراوي نبوه او ما هالكاس تاخمتشي طريقه تاخمتش دائما خويا تاخمتش دائما است مقصد ام كراوي خوم يا ايه مقصد 150 فريق له ولي كراوي كاين من يكسر زاندي ويسوري ما يا كوسر استاش هالكاس تاخذ بس جاران كوبوا جاران خرج همو جاعيرش كراو زعما داين لسر بوا وي هر يكوي خوي لا هر يكوسر دايانكو سال دايانكو هر يكو كسر كسب كراوي خوي دانا استاخ مكراوي تشيا او تاخ مكراوي كاك بلال برزواريا كاك بلال كاك بلال برزوار هناتا او تاخ ما كاين كريت تسن صاله كما يبيدا كان لا تاخ ما كاكا وكندنا وتسن يدي يلا يلا تقريبا 0 كيلومتر عمل لك شان كاميرا ديارني ما بري هر قمكه بها بي او قمكه وتعليق لسر قميد ايه
ئەتو چەند ساڵە گەمەی دەکەی ئەو یاریە کوردەواری وانە لە 2006 2006 توش بەش ڕەمەزانە یان زستانانیش زستانان خۆشترە زستانان خۆشترە شەو درێژە ئێستا شەو کورتە زوو بەس بۆی ڕەمەزان هەتا پاشوێ ناچێت تقریبا چەند سعات هەتا گەمەستانە لە سعات عەفتەوە هەتا 12 بەچیە ژڤان ئەدی بەچیە ئێستا مەقسەدە مە لەو دەوریەی کەوتنێ بەرامبەر فەریقی گەزنەی بە 3 شەوانە دو ساغ سێ شەو هەشت لە بۆ دوو نیو دەمەما بڕچی خۆی دەست لەوەی تاخیر کردوزانم دەوی فێرمان لێ بکە ئەمە خۆمان تووشی بەرا کردیەوە چەند سەرمەڕت لە سەردانە ئێستا سەرمەڕ لەسەر هەنە چینێکنی هەنە چینێکنی ئەوە خارە بگرە وەزعت کووە سەرماتەیان نا زۆر باشم سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم لە ئەو بەرنامەی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەکی مبارەک دەکەم و پیرۆز بی ئینشاڵڵا خوای گەورە لە هەمومانی قبوڵ کردیا بە خێراتنی ئەو هاوڕێی خۆشەویست و دۆست و برادرانەش دەکەم کە یەک بەدەری کابرا گوتی دیارن لە ناو خەڵکی کۆمەلگای دەشتی هەولێر و بە تایبەتی گەمەی کڵاوێ گەرەمەستانێ برام لاعبە چ کووە ئەو چهان مامۆستا هەندرێن باشە عیبی نییە بەزۆ شومە نییە سەرەتاچی کووە باشە سەرەتایشی باشە عیبی نییە بەزۆ شومە نیە وەشیمە یعنی بە کەڵک دەبیکەنە لاعیبەک لەگەڵ خۆتان زستانان بە تاکید دەکرێت فێر دەبیتم بە توولی زەمان فێر دەبیتم ئەوە نییە برێ من هاتم فەوری فێرە کەرەمەستان دەبم تەمەنە چی دەوێ ئەوە کاک سوورە دەزانی مەڕی دەوێ کاک بلێ تازەم ئاماژە بە شتێکی کرد گوتی من لە 2006 گەمەی دەکەم احتمالي بريزو درم احتمالي امن لو يكونتر ويا سوره اقدر موضوعك امن لو يكونتر احتمالي امن لو توشتو كمان اي ما شاء الله لانه توشتو ويلو زياتريش لانه توشتو امن ياري كلاوين دكم دياريشن او لاعباني واليو كان دانيش ديار لناو هوليري ناو تايبت قمي كلاوين ديار لكرمستاني ديار يق لاعب كان مشهور اتو الناس ناوتسيا لنا ئەمن هیچ نازناوەکەم نیە وەکو نازناو بە ناوی گوندەکەم نازناوم هەیە ئەمن بە سیروان گرد عازەبانی مەشهورم بە ناوی سیروان گرد عازەبانی گوندەکەم ناوی گرد عازەبانە حەیران بێژیشە حەیران بێژیش بوو حەیرانێکی خاوین و باوین هەیە لە مەزی سفری دەیان نییە قورئان هەیتمان برێم نیتمان هەیتمان باسی مەفتەن دەکەم مەفتەن چییە بسم الله باسی وراتەکەی خۆم دەکەم عادە تۆ وەڵڵاهی بڕۆ تەوا مادەم وراتە و لەسەر گەمەینە و بڕۆ عادی بەس شتی ئەولای تێدا نەبی لە شەوانی لەیلەتە قەدرینە ناوی خوێنین ماری بابی عەیرانی شتێکی وانە سیادیە یاڵڵا گەمە بەردەوامە و حەیرانێک با بڕوە ئەوڕۆ ئای بابە دەرێم سندی گاز دەکەم و گاز دەکەم دەرێم عەیران سەردەمەشی بە هێلەوەی جاران ناوەڵا عەیران بە ئاو دەلۆشی ئەوە خێلێ برایم بایزی لێ دەنا لەگەر خێلێ حەسەن عەمۆشتی ئاوا دەبوون لە باری کە زور گەزراوێ دزەیان دەپەڕینەوە لە کەندان لە کەندێ ناوێ شۆڕبوونەوە دەرچێ بازارگەی تێپەڕ بوون لە قەراتێ پیرە مەغموری ئەوە هێوارە گەلەگە لە درەنگە لە بۆ دری خانە وێرانەکەی من سەن جوان هەریان نەدا لە بەینی سیرمە و کاولا ئاوان و گەزۆشێ ئارێ عەیرە ئەمن سەندی گاز دەکەم و گاز دەکەم دەرێم عەیران ئەوە دوونێوارێ جوا بەشان دەدامێ لە شەمام شێ تۆزە لە مرشەی خوبارە وەسە پێ دەکەم لۆ دایمە ڕاوکەران بارانێ سۆر نیسانە جێ کاران و کارمام زانازی کەندی بندیانان خانە دوێران بی باقتە و کاو لە ڕوارە دەوزە شەوێ لە سێبارێ شەوێدا من دەست بۆ توافی گردنێ لە پاشی شاوی گۆندان بە قسێ بەدکاران ڕاویشکەی من مەکای ئاوان و بەتارە پێشکەش بە هەموو لایەکی چاوتان ماز دەکەم
عادي نما عادي نما قلت قردن ورسان تدانا بدي نكد نا قردن عاوز جي ما قبات كد لو بس والله بارزان بس كان لا 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 امان امان دانش تامي كبزانك كو تامي يلا مدير تامي كبزان وتا برام هندرين وزعت كوا هو قرم بوه بخوي هندرين قرم بوه ما يلا بيذكر مدير نو واي هندريني برا قرم ويتو ما مستعد شرطه عمل آقام لنا بو أنا دين مو لا يلا لا ما مستندريني ما مصاب مدي تكلفة كتير ما مستندريني والله دي أولى ساي أو ما لو كاتو ساي ماكسيميليانوس لا هو برام عقادية أو ما ندوي دري دمانوي لا ساي أوي ماكسيميليانو كو خو شيروكا كيف خداي هذه أود منيمة أو همنية من أول وقت عمرم سيازة صار بو أو ما لو ما مستند وينا بقرا برام والله بقرا قامت كل أو يا ويلا بيرمنا ما كوبو كابرم هيج خدايك زقل خلقين رياس مانو زوي لم جهان مزندانيا خداي نوح خداي إبراهيم خداي عيسى خداي موسى كليم الله خداي عيسى وآخرين بيغمبر كستودية وجهان تصورواني أوا الله أكبر الله أكبر سايمني استعدتوا استعدتوا وزعت كل جماعي والله زور باش أمن زور مريناوي دم دسر مرة كذي آخر من لوي باشم لم حبسك باشم كا مايكا كا مايكا كا أتو بري زقال لوي هوليري أواني دري تشارك دي جماعي لقرده كان مثلا زورا كويا منطقة السري برين قرميان بس قرميان لقرمه قميناكا قرميان زاوازا لو قرميان كلاوكان عكس دادنين خر دادنين اوها قميدا كان اوها إما اوها هذه قرمياني لقت شيء قميدا كان قرميان خوب اخوي عندك كان اما خوب اخوي او قميدا كان اوان خوب اخوي يعني ميوان دبن لهوليري بس قمي ميوان دبن بس قميدا قال ايمانا كان بس برانتيا مخموره برانتي منطقة ما عطاكوي عطاكوي باش داري اوي كرديا لباش كوي تقتقش فريقك يا عطا بردي ناوي بردي فريقنا انت غالطون كبري روان بردي هي كاك روان جديتن باش داري دكاتن ناوي دكتير همو ما شاء الله بزلي كرديني اوا لكاتي قمج للشوينه كانت بزلي كردي هموي قانون يا انت قانون بس اوي بابانتور دي صاروا حاضرني سوره ما كاملش لو فريق جدان بناويتس هندرينا تصاورش الله ما مستعمل يكدو سيزور جوانم هيا لياري كلاوين كرمستاني تعرفك يا تعرف لبيني فريق كان دام لشوي عسكريه عمل لبس راي عسكر من بس رايك تنها بتاقتنع لبراي خود بكا كردم سام بكرده شي دكوي يكسر كو قش دموا لما دقي ما بستم ما بستم اويا تعرفك لا كرمستاني هي شتيوا غريبنيا مستعيله او برادري كرمستاني لقد كيله بالكردنيا لبالكردنيا مثلا كاسرم ناسي سورم ناسي كاغميدم ناسي احتماليه 2000 أزلام بناسم حتى استا دوستاتي او قمم لقريه يعني اجا دوستاتي صار يور يبدا مينت خلاص دميني او دوستاتي هاي وي يا ربي دوستاتي دابا زاني مستعمل ياري كيله بو خوشي دكين بس زاني دوستاتي ماكوا كاكو برنامج تواب هرنا بينو كاك سوره ما همش تشي كد اغامنيتا انا بينو ما ازداوي او سوري ما كاك ما مستا سوري ما بزاوشيا اي شيء بس او هذا دوريني خوي بس مني من هذا اندري خداز برا كاكشمان او دوستاتي ما مقصد لقل همو او كان يعني مقصد استا كابريك
دۆستە چی من مەسەڵەن ئێستا مامۆستا هەندێک دۆستی من دەرێ کاک بارزانە من ئیشێک مێ میسال لە بەڕانەتی لە گەزنەی دەرێم هەموو دۆستی منن یعنی هیچ کێشەکمان هیچ مشاکلێکی عایلی مەقسەد کێشەی کۆمەڵایەتیمان هەمووی بەسایە و کەرەمستانەیەی لۆمان زۆر ئاسان یعنی هاتچووی عایلیمان هەیە تێکەرین یعنی هیچ کەسێک لێک تووڕە نابن ئێستا هەندێک گەمە هەیە بەخوای ئەم هەندێک گەمە هەیە مەسەرن ئەو ئۆکەی وشتە کابرا زۆر تووڕە ڕاست تەختەی لە نیمچوانێ ئیمانە ئەو پەڕی زۆر تووڕەبێ ئەو کراوێ مامۆستایی بەزانی گەمەکە بەردەوامە ئەم گەلە خۆشحاڵ بین هینە میلڤێرە حاضر بین گەلە سپاس بووە پاشیوە 28 ئەم دلڤێری بدوماکینین وەختێ مە هەر خلاص گەمەکە بەردەوامە بەس بەرنامەکەتەوە ئیشڵا مافشەوە شابەت خزمەتەوە کرد و پاشیوە وەژی خێر و بەرەکەت و سەحەت بەتی یا ڕەبی و سەلام عەلەیکوم و خواترەوە شەبات